وصلى الله على أو بحر نور علم عرفانا كدرك غورنا كغير علم الله سبحانه. وصلى الله على أو ذات باك قدس آياته كأخلاقي پسنديدي جناب حي منانه. وصلى الله على أو حزرتي صاحب كمالاته كأعلى معجزي قرباني بم من نور قرآنه. لتاريكي شوي كفرا بيقدم لمعيكي دا 1438 أمرو دنيا چراخانه. چرایەک نوری بێچوونی ممیدی بێ دەبێ وابێ، چرایەک دەستی قدرت خۆشی کە بۆ تا ئەبەدمانە. تعالى الله بدو دهبو كهردو عالمي داقرت بنازم بم كمال عزم حزم شوكة شانه. لقل أم احتشامه زهد دنياي تماشاك، لقل أم احتشامه زهد دنياي تماشاك. كيقلد ناني جوبو قوتي يا خرمادو سيدانا. فلك جاهي سري خرماني تا عرش البتنا به، تنزلك علوي همتي بودا كزيزانا. مهم غير ذاتي حي لهمتياني إلا لبر أمة بهمة دائم بأحزانا. شمت حيكد كم لا يقبتو يا خير خلق الله، مني بخيرنا لايق كجبريل تسنا أخوانا. شمت حيكد كم لا يقبتو يا خير خلق الله، مني بخيرنا لايق كجبريل تسنا أخوانا. بياني قوري خلقي كسي آيد لشأني بي، نمقدوري منو تويا نئيش قس سحبانا. لآدم تا مسيحا أنبياء يك بقومي خوي، خبر داوة لباج إيما كدي أو فخر أكوانا. نعوتي خويو نعتي آلو سحبقو هر درجة للدرجة، يعني كتبي منزلي أو أنبيايانا. چها رهبان كائن هاتفي غيبي بيكتريان ددا مجده، كجنة ديت دنيا بنزيكانا. كتشريفي قدومي هات دنيا بارشيكي فيز، لهوري مرحمة باري كآثاري نمايانا. رشيني آقري برداي عمري آقري زردشت، ببرقي بو كشقبو تاقي كسرا بو بويرانا. دلي سوتا بزردشتو بكسري كسروي قريا، اوان دبحري ساوا نمل چاوي دا بوتانا. اتوش اي نفسي بدتينا ببيجي دل مسوتينا، لبر كسرو كمي دنيا بس امشين قريانا. همو كارت بحيلة خزمتي فكري عزازيلة، عزا وكبي رجن مقرأ ديار كاري مردانا. بلين إنسو ملك بربم زمينو آسمانانا. وصلى الله على أو بحر نور علم عرفانا كدرك غورناك غير علم الله سبحانه. بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی گوڵزاری ڕەمەزان، دووبارە سڵاوی خوای گەورەتان لێبێ و تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانتان قبوڵ و وەرگیراو بێ لای خوای گەورە و میهرەبان. ڕاوەستاوی لەسەر پەرستش و کردەوەی باش تەوەری ئەمڕۆی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان دەبێ. سەیدنا ئەبوبەکری سدیق هەزاران جار ڕۆحی من بە قوربانی بێ، هاوڵە دڵسۆز و بە وەفاکەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم كآقادار و شارزای سەرلەبەری ژیانی پێغەمبەری خوا و هەنگاو بە هەنگاوی ئەو سەروەرە بوو. ڕۆژێک لە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دەپرسێت: ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، چ شتێک تۆی پیر کردووە و ڕەنگی پیری لە ڕوخساری تۆ باراندووە؟ وا هەستەکەم ڕیشی مبارەکت سپی دەچێتەوە و لاواز و پیر دەردەکەوی. پێغەمبەری خوش صلى الله عليه وسلم دەفەرمێت: ئەی ئەبوو بەکر، سوورەتی هود و هاوشێوەکانی پیریان کردم کە خوای گەورە لە سوورەتی هوددا بە پێغەمبەرەکەی دەفەرمێ:
فاستقم كما أمرت أي پیغمبر صلى الله عليه وسلم بەو شێوەی کە فەرمانمان پێکردووی ڕاوەستا و خۆڕاگر و خاوەن ئیستیقامە بە و بە هیچ شێوەیەک لا نەدەی. هاوڵی بەرز و بەڕێزی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم عەبدوڵای کوڕی مەسعود دەفەرمێ ڕۆژێک پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە نێو لمی بیابانی مەدینەی پیرۆزدا تو لە هێڵێکی ڕاستی کێشاو بە پەنایدا کۆمەڵێ تو لە ڕێی لار و خوار و پێچ بە دەوری هێڵە ڕاستەکەدا کێشانی و فەرمووی عەبدوڵای کوڕی مەسعود ئەم هێڵە ڕاست و مستەقیمە ئەمە ڕێگە و ڕێبازی منە و بەردەوام و خۆڕاگر بە لەسەری و تو لە ڕێ خوار و خێچەکانیش ئەوانە ڕێگەکانی شەیتانن. ئیستیقامە و خۆڕاگری لە ژیانی پێغەمبەری خوا و هاوڵە زۆر بەڕێزەکانیدا بە جۆرێک ڕەنگی دابوویەوە کە تەحەمولی هەموو ئێش و ئازار و میحنەت و ناسۆر و تین و تەوژمێکی فشار و جاهلیەتیان دەکرد. بە جۆرێک سەدان هاوڵی بەڕێزی وەکو بیلال و خەباب و خوبەیب و وەکو هاوڵانی بەڕێزی وەکو خەباب و بیلال و خوبەیب و خەباب و عەمار و سەدان هاوڵی تر بەرگەی تاوێرە بەردەگەرمەکانی مەککە و قامچی بەدەستانی سەرانی قوڕەیشیانە کرد و تەنانەت دەنگی یەکتاپەرستی ئەحەد و سرودی ئەوینیان بۆ پێغەمبەری خوا دەوتەوە. لەم بەرنامەیەدا باز لە گرنگی و کاریگەری ئیستیقامە لە ژیانی مرۆڤەکاندا دەکەین و بزانین چۆن ئیستیقامە لە ژیانی خۆماندا دروست بکەین هۆکارەکانی دروست بوونی و ئایا ئیستیقامە تەنها بۆ بوارەکانی دین و پەرستش و عیبادەتەکان دەبێ یان لە کاروبارەکانی تری دنیادا دەتوانین خاوەن ئیستیقامەت و خۆڕاگری بین. بۆم مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەربەز جەباری بانخوازی ئیسلامیمان کردو. مامۆستا گیان زۆر بەخێر بێ و بەرنامەکەت ڕازاندەوە. سەلامەتکە وفقك الله. مامۆستا زۆر سپاس خی گەورە پاداشت و عیبادەتیشتان لێ قبول کە ئینشاءالله. نەجمعین ئینشاءالله. مامۆستا یان وەکو ئاماژەمان پێدا ئێمە بەرنامەی ئەمڕۆمان لەسەر ئیستیقامە و ڕاوەستاویە. کورد پێڵێ ڕاوەستاوی وەکوڵێ ڕێک ڕاوەستان لەسەر ئەو بەرنامە شەریعەتەی کە خوای گەورە بۆی ناردوین. پێمان خۆشە لە سەرەتاوە پێناسەیەکی ئەم ڕاوەستاوی ئیستیقامەیە بزانین. زانین ئیستیقامە و ڕاوەستاوی ینی چی و بە چ شتێک دەگوترێ؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. صلاة خواهي قول لجنابتان ولا سرجم بنران وبسران بخواهي فرودار عباد طاعتها ملا قبولك إن شاء الله تعالى. دار وكو عادتي ما مستعيان وبانخوازان وراقيان إسلامي كان لكوتاي رمضان باسي استقامتك جي خويتي زور كلمة استقامت ككرديكي دا مزراوي ڕاست ڕاوەستاویە. کەلیمەی ئیستیقامە لە زمانی عەرەبیە لە قامەوە وەرگیراوە. ئەلیف و سین و تایەکەی وەک زانایانی زمان ئەڵێن بۆ بەهێزکردنی ماناکەیە. ئیستیقامەت یعنی ڕێک و ڕەوان دامەزراوی یان ڕێک و ڕاستی لە زمانی عەرەبیە. و لە شەرعە ئیبن ڕەجەبی حەمبەلی ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ فەرمێ ئیستیقامەت بریتیە لە ڕێک ڕاوەستان و ڕێکردن لەسەر ڕاستە شەقامی خوای پەروەردگار کە خوای پەروەردگار ناوێناوە الصراط المستقیم. ئەو مستەقیمە شەر ئیسمی فاعلی ئیستیقامەیە. ڕێک ڕاوەستان لەسەر ڕاستە شەقام و دینی خوای پەروەردگار و ئەم لاولانەکردن لێی یعنی ئینسان لێلانەدا بە ڕاست و چەپە ئەو ڕێگایە بگرێتە بەر کە جەنابەت لە ئەوەڵەوە فەرموودەکەت خوێندەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئەم ڕێگا ڕاستە ئەتانگەێنێتە سەربەرزی و سەرفرازی دنیا و قیامەتانەوە. ئیستیقامەت کە کوردەکەی بێتە دامەزراویان ڕێک ڕاوەستاوی یان بەردەوامی. بەڵێ سەرچاوەی وەرگرتنی علم و معریفەی ئێمە قورئان و سونەتە. زانین قورئانی پیرۆز و فەرموودەکانی پێغەمبەری نوری چاومان صلی الله عليه وسلم چۆن باسییان لە ئیستیقامە و خۆڕاگری کردەوە، چۆن هانی مسلمانان و شوێنکەوتوانی ئومەتی پێغەمبەری خۆیان داوە کە هەمیشە خۆڕاگر بن لە بەردەم چێژە دنیایی و ئازارە دنیایەکانە نەچەمێنەوە. بەڵێ قورئان لە نزیکەی 50 ئاەتە خوای پەروەردگار باسی ئیستیقامەتی کردووە بە چەند شێوازێکی جیاجیا. لە هەندێک ئاەتە فەرمانی پێکا وەکو ئەمر فەرمان بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و بە باوەڕدارانیش فەستەقیم کەما ئومرت. ئەو دەستەواژەیە لە ئاەتی 112 سوورەی هودا و لە ئاەتی 15 سوورەی شوورایە هاتووە و هەر لەو ئاەتانەی دوای ئەم ئاەتە خوای پەروەردگار باسی ئالێت و میکانیزمی ئیستیقامەتی شەکا کە دواتر ئاماژە بە هەندێکیانەکەین. قەناعەتم وایە ئەو لاپەڕی کۆتایی سوورەی هودا ئاەتی 112 بۆ کۆتایی سوورەتەکە
ئەگەر کەسێک بەباشی لی تێبگا و بیان خوێنێتەوە هەر ئەو ئاەتانە جێبەجێکە کیفایەتە بۆ ئێمە زۆر جار بەداخەوە چەند ختمێکەکەین لە ڕەمەزانە بەڵام ڕەنگە زۆر جار نەمانزانی بێ چیمان وتووە کە خوێندنی قورئان بۆ خۆی عیبادەتێکی گەورەیە مانا بزانیان نەزانی بەڵام ئامانجی سەرەکی لە دابەزینی قورئانە کە ئەم مانگ و شەوانی قەدر و هەموو ئەم پیرۆزی ئەم مانگ و شتامی بۆی قورئانەوەیە ئامانجی سەرەکی قورئانیش بۆ ئەوەی ئینسان لی تێبگا بۆیە ئەگەر ئینسان بێ بەس ئەم لاپەڕی کۆتایی سوورەتی هود تەماشاکە و بیخوێنێتەوە لە ئاەتی 112 بۆ 123 ئەم 12 ئاەتە بەباشی لێیان تێبگا و جێبەجێیان کە هەمی کەسێکی ڕێک و ڕەوان دەرەچێت کەسێک دەرەچێت کە خاوەنی استیقامەت بێ و خی پەروەردگاریش لێ ڕازیە بێ و ئەم لاولایش ناکە و کەسێکە بێ لە دنیای مسلمانێکی دامەزرا و باشە بێ و لە قیامەت شاخوای پەروەردگار لێ ڕازیە بێ لە هەردوو ڕۆکە و لە ڕووی چۆنەڵێ ئاینی و دنیاییشەوە هەر کار و کردەوێ ئینسانێک کە بەردەوامی لەگەڵیانە بێ ڕاست لەگەڵیانە ڕوا سەرکەوتو نابێتیایە جا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێوەری بۆ کردەوە چاکەکان داناوە بۆ ئەفەرمێ ئینەمە الأعمال بالنیات ئەو کار و کردەوانە کە مرۆڤێکە بە پێی نیاز و مەبەستەکەی خۆیەتی لە هەمان کاتشا فەرمێ ئینەمە الأعمال بالخەواتیم یعنی فەرمێ کردەوە چاکەکان کاتێ جێ ئەگرێ ئینسان بەردەوام بێ لەسەری یعنی ناکرێ ئێستا مسلمانێک لەو مانجی ڕەمەزانەیە تەوبەی کردووە وازی لە خراپەیەک هێنا و دوای ڕەمەزانەچێتەوە سەری ئەمە زۆر خراپە بۆ چکە ئەو نازانێت کە ئێمرێ و ئینسان لەسەر چی مرد لەسەرەوە زینوە بێتەوە یعنی خوشکێک ئێستا تەوبەی کردو و سەرپۆشی داوە بەسەر خۆیان وازی لەو بەرگولی باسە ناشەرعی کە قورئان زۆر قەدەغەی کردووە و فەرزی کردووە لەسەری خۆی داپۆشێ ئێستا تەوبەی کردووە لە مانجی ڕەمەزانە ئیشێکی زۆر پیرۆز و چاچی کردووە بەڵام ئەگەر دوای ڕەمەزان وازی لەم بەرگولی باسی کە خوای پەروەردگار بووی داناوازی لێنا بۆ حاڵەتەوە مرد چیە لە لای خوای پەروەردگار ئینەمە الأعمال بالخەواتیم بۆیە بە پێی خاتیمەکەیەتی ئەمە لە ڕووی دینیەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێمانەڵێ کردەوە بە پێی کۆتایەکەیەتی یعنی ناکرێ ئینسان لێرە کۆمەڵێک خۆی زۆر ماندووکە لە مانجێکە کە حەقی خۆیەتی ئینسان لەو مانجی ڕەمەزانەیە خۆی ماندووکە بەڵام کۆتایەکەی خراپ بێ خوا پەناماندا ئەمە کار استقامە پەیوەندێکی بە عاقیبەت خێری و کۆتاییەکانەوە بێگومان بە بێگومان بەڵێ ماوەسا گرنگی ئیستیقامە لە ژیانی مرۆڤەکاندا لە ژیانی ئێمەی مسلمانان کاتێک کە ئێمە ئەڵێن خوای گەورە پێی فەرمووین ثم جعلناک علی شریعة من الأمر فاتبعها گرنگی ئەم ئیستیقامەی لە ژیانی ئێمەدا چییە چیمان فێر دەکات چ پەیام و ئاماژەیەکی تێدایە بۆ ئێمە بەڵێ طبعا ئێمە قەناعەتمان وایە کە بەرنامە بێ خوای پەروەردگار داینا چاک و خراپە بێ خوای پەروەردگار دەستنیشانی کە شەرعی خوای پەروەردگار دەستنیشانی کە هەر کەسێکیش لەو تەمەنە کورتی کە هەیەی پابند بێ بە شەرعی خوای پەروەردگار و پابند بێ بە ڕێنماییەکانی خوای پەروەردگار سەرفراز و بەختەوەرە بە پێچەوانەوە ئەمە لای ئێمە شتێکە وەک ڕۆژی ڕووناک لە هەر شوێنێکە کێشە هەبوو بەدبەختی هەبوو نەکبەتی هەبوو قەیران هەبوو هۆکارەکەی لادانە لە فەرمانی خوای پەروەردگار یعنی لە هەر شوێنێکە مرۆڤەکان پابند نەبوون بە فەرمانی خوای پەروەردگارەوە چی وەکو شەخص یا وەکو خێزان یا وەکو کۆمەلگایەک ئەمە تێکەچێ بەرەو تێکچوونەچێ بۆی لای ئێمەی موسڵمان بە ئەندازەی پابند بوونمان بە دینی خوای پەروەردگارەوە بە ڕێنماییەکانی خوای پەروەردگارەوە پێش قیامەت قازانجی خۆمان قازانجی دنیامانە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئیستەقیموا تفلیحوا فەرمووی ئێوە ڕێک لەسەر ڕاستەشەقامی خوای پەروەردگار دامەزراو بن ئەم لاولا مەکەن بەردەوام بن لەسەر دینی خوای پەروەردگار سەرفراز و بەختەوەرە بن یعنی لێرە ئەمە وەک لە زمانی عەرەبیەوە سەرفرازی بەختەوەریە زیاتر لەوەچێ بۆ قیامەت مطلقاً بۆ هەموویەتی ئەگەر هەست دەکەین هەمیشە لە ژیانە ئەوانەی کە خۆڕاگرن لەسەر بەنامی خوا ئەوانەی کە مەبدەئین ئەوانەی کە بۆونە سنوورەکانی خوا پارێزن هەمیشە کەسانی نامۆن هەمیشە کەسانی ئەکرێ لە ڕووی جەستەیەوە بێ بەڵام لە ڕووی دەرونیەوە وانە ئینسانیش بریتیە پێش ئەوەی ئینسان بریتی بێت لە لاشەی بریتێت لە دەرونی ئینسانی موسڵمان ئەبێ مامەڵەی جیاواز بێ لەگەڵ ناموسڵمانێکە ئێستا قەیرانێکە هەیە لە وڵاتی ئێمە بۆ موسڵمان و ناموسڵمانیشە خۆ هەمی گرتوتەوانە بەڵام موسڵمانەکە باش مامەڵەی لەگەڵاکە پێی وایە ئەمە جۆرێکە لە تاقیکردنەوە ئەگەر چی ئێمە ئەوە لە ڕووی ڕوبەڕووبوونەوە ئەوە نایکەنە پاساو بڵین تاقیکردنەوەی بۆی خراپ مامەڵە لەگەڵ وەزعەکەیان نەکەین بەڵام ئینسانی موسڵمان کە تووشی بەڵا بێ پێی وایە ئەم بەڵایە مەدرسەیەکە و پێی ئەگەێنێ بەڵام خەڵکیی ناموسڵمان کە تووشی بەڵایەکە بێ ڕەنگە هەر تەحەمولی نەکا جاری وایە خۆشی لەناوە بە حاڵەتی وایش ئەبینین و ئەبیسین بۆیە ئینسانی موسڵمان ئەگەر ناڕەحەتیش بکرێت بەدەی تۆڵی نامۆیش بێ بەدەنیشی ناڕەحەت کرێ و ئەوانە مادام ڕوحی ئاسوودەیە گوێ لەو شتانە زۆر نییە بۆیە ئەمەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئیستەقیموا تفلیحوا ئەمە ڕەهایە بۆ دنیا و قیامەت هەر کەسێک لەسەر ئەم ڕاستە شەقامەی خوای پەروەردگار ڕێک و ڕەوان دیندارێکی باش بکە هەمیشە سەرفرازە ئەگەر تووشی بەڵایەکیش بێ هەر سەرفرازە بەڵاکە دواتر بە خێرا بووی
ئەشکێتەوە دواتر کۆتایەکەی هەر خێرە بێ. مامۆستا ئەم هێز و کاریگەری و وەکۆڵی هێزە معنەوی کە ئیستیقامە بە مرۆڤە بەخشێ لە چێوە سەرچاوی گرتووە بۆ نمونە بینین هاوڵی پێغەمبەری خوامان هەبووە صلی الله عليه وسلم وەکو خوبەیبی کوڕی عادی ئامادەیە خۆی لەژێر هەموو ئازار و میحنەتێکاوێ بەڵام دڕکێک بە پێی پێغەمبەری خۆیان دەچێت بۆ نمونە لە سوڵحی حودەیبیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هێندە دڵنیایە کە هاوڵەکانی ئەوانەی کە لە مەکە بەجێهێشتون هێندە دڵ و دەروونێکی لە ماوەی 13 ساڵا بۆ دروست کردوون بە هیچ شێوێ لە ئیستیقامەت و خۆراگری خۆیان پاشگەز نابنەوە و ئەوانەی کە لە مەدینەشن زۆر لێیان دڵنیایە کە ناگەڕێنەوە بۆ نێو جاهلیەت بۆیە ئەم خاڵە لەگەڵ قوڕەیشەکانە ئەگە چی بە زاهر لە سوودی قوڕەیشەکانە بەڵام سەرەکەی لە ناوەڕۆکە ئەم لە نهێنیەکەیان بۆ سوودی مسلمانانە ئەم نهێنی و کاریگەری و هێزە چ شتێکە بە ئیستیقامەتی بەخشێ ئەم ئیستیقامەت بە مرۆڤەیە بەخشێ. طبعا ئەمە بێگومان پێش ئیستیقامەت پەروەردەیەکی ئیمانی ئەبێ ئەم مرۆڤە پەروەردەیەکی ئیمانی بکرێت کە پەروەردە بە هەموو شێوەیەک لە وڵاتی ئێمە و ناو مسلمانان لاواز بوو ئەبێ ئەم تاکە ئەگەر بتەوێ مستەقیم و ڕێک و ڕەوان دەرچێ بێ پەروەردەیەکی باش کرابێش کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەمەی کردووە لە ئەوڵەوە پەروەردەیەکی باشی هاوڵانی کردووە بۆیە دواتر هاوڵێک توانێتی ڕوبەڕی ئیمپراتۆرەتێک بێتەوە نەک ڕوبەڕی شەخسێک بێتەوە یەک هاوڵ توانیوێتی قووەتی ئیمپراتۆرەتێکی هەبێ حاڵەتی وەمان زۆر بۆ لە ژیانی هاوڵان و دوای ئەوانیشە ئەمە ئەو پەروەردەیی کە پەروەردە ئیمانی ئەو پەیوەندیە کە ئینسان لەگەڵ خوای پەروەردگارە بەهێزی کرد دواتر کە ئینسان زانی خوای پەروەردگاری لەگەڵا یا پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگارە بەهێز بێتتر لە هیچ شتێک ناترسێ و ئیمان فێری ئەوەیەکە ئیمان و عەقیدە و بیر و باوەڕ فێری ئەوەیەکە ئەوە تا خوای پەروەردگاریش کاتێک کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مەکا بە پێغەمبەر یەکسەر یا ئەیوهە المدەثر قم فەئەنذر وەڕەبەکە فەکەبر یەکسەر تێشووی ڕێگای دینداری بریتێ لەمەوە ڕەبەکە فەکەبر ئینسان هەمیشە دڵنیایە پەروەردگارێکی هەیە زۆر بەهێز پەروەردگارێکی هەیە هێز و دەسەڵات و توانای خوای پەروەردگار بێسنوورە و خوای پەروەردگار ئەم کەسا پارێزێ کە ئیستیقامەتشی هەبوو لەسەری ئەو کاتە بێگومان پێغەمبەر صلی الله علیه و سلم وای بەو سەحابەیە فەرموو هاوڵێک عەبدوڵای کوڕی سوفیانە لە موابێ ڕەزای خوای لێبێ فەرمووی یا ڕەسوڵ الله قسەیەکم پێ بڵێ لە ئیسلامەتی و دینداری ئەتر دوایی پرسیارەتی لە ناکەم یعنی هیچی تر نەڵێم پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی قل آمنت بالله ثم استقم ئیمانەکە و ئیستیقامەکە یعنی ئەگەر ئینسان هەر کەسێک بێ سەرفراز بێ بەختەوەر بێ مسلمانێکی باش بێ لەزەت لە ژیان بکە خوای پەروەردگار لێی ڕازی بێ ئەم دووشتە ئیمان لەگەڵ ئیستیقامە طبعا ئیمانەکە کردەوەی چاچی لەگەڵایە چونکە ئەوە شتێکی معلومە. مامۆستا پێم خۆشە پێکەوە گوزەرێ بکەین بۆ نێو باخچە ڕازاوە و بۆن خۆشەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زانین لە ژیانی عەمەلی خۆی و هاوڵە بەڕێزەکانی بەتایبەت ئەبوو بەکر و عومەر دوو ئەستێرە گەشەکەی ئاسمانی ئیسلامەتی ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ چۆن ئیستیقامەت سوودیان لێ وەرگتەوە چۆن لە ژیانی خۆیان ڕەنگیان پێداوەتەوە. دیارەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکی صەحیحە فەرمێ شەیەبەتنی هود و ئەخەواتوها فەرمێ سوورەتی هود و هاوشێوەکانی منیان پیر کرد پێش پیر بوون. جا ئەبوو عەلی شەبەوی یەکێکە لە خواناسان و عارفین ئەفەرمێ من لە خەوا پێغەمبەری خوام بینی عەلەیهی سەڵات وسەلام پرسیارم لێ کرد یا ڕەسوڵ الله ئەوە تۆ سوورەی هود بەسەرهاتی پێغەمبەران پیری کردی کە دیارە سوورەی هود کۆمەڵێک بەسەرهاتی پێغەمبەرانی تایە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی نەخێر ئایەتی فەستەقیم کەما ئومرت ئایەتی 112 کە خوای پەروەردگارە فەرمێ ڕێک دامەزراوە بە بەو شێوازەی فەرمانت پێکراوە یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆن لە ئەوڵ کە وەحی بۆ هاتووە دینداری کردووە تاوەکو ئەو دەقەی مردووە بەو شێوازە بووە حاڵەتێکی بچووک سازشێکی نەکردووە بەڵێ بێگومان بۆیە خوای پەروەردگار کە فەرمێ فەستەقیم کەما ئومرت لەم دوو سوورەتەی کەوتم باسی ئیستیقامەکە دیارە ئەو خیتابە ئەو دواندنە لەگەڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە دەرەجەیەک دواتر لەگەڵ ئێمەیشە یعنی ئێمەش فەرزە لەسەرمان بەردەوام بین لەسەر دینداری خوای پەروەردگار لە سوورەی هودا فەرمێ فەستەقیم کەما ئومرتە ومن تاب معك ولا تطغوا لە سوورەی شورا فەرمێ فەستەقیم کەما ئومرتە ولا تتبع ئەهواءهم کەواتە بەهێزترین شت کە ئیستیقامەت لە لای ئینسان بەهێزەکە ئەوەیە شوێن هەوا و ئارەزووی نەیارەکانی ناکەوێ ئەمە سڕی سەرکەوتنی پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام هاوڵانی بووە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆر ڕێزی لە خەڵک گرتووە زۆر بەڕەحم و بەسۆز بووە بۆ هەموو خەڵکێک بەڵام هیچ کاتێک ئامادە نەبووە دەستبەرداری بنەمایەک لە بنەماکانی دینداری بێ لەبەر خاتری دوژمنەکەی با ئەو دوژمنە هەرچێکی بۆ کردبێ ئەوانە لەبەرەوە زۆر گرنگە ئێمە ئەگەر کەسێک بێ و ئیستیقامەتی هەبێ وەکو ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وسەلام ئەبێ لە دینداریە شوێن هەوا ئارەزووی هیچ کەسێک نەکەوێ خوای پەروەردگار فەرمێ کەما ئومرت بەو شێوازەی خوای پەروەردگار فەرمانی کردووە یعنی خوا چۆن فەرمانی کردووە بەو شێوازە نە زۆرتی پەڕێنی چونکە ئەوەی ئیستیقامەکە لە دەسەدا و نە زۆری شلگیر بی چونکە خوای پەروەردگار کە فەرمێ وەلا تەطغەو
تفسيری تەدغە دوو تەفسیری هەندێک ئەڵێن یعنی گوناه و تاوان مەکە چونکە بە ئەندازەی کردنی گوناه ئینسان ئیستیقامەت و دامەزراوەکەی کەمە بێت هەندێکشان ئەڵێن تەدغە یعنی لە دینداریە تی مەپەڕێنە سونەتێک مەکە بە فەرز شتێکە خوای پەروەردگار بەو شێوازە ئاسان و جوانە دایناوە تۆ وای لێ مەکە ئەوەندە قورسیکەی لەسەر خۆت کە تێپەڕێنی بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەحابەی محاسبە کردووە لەسەرەوە کە حاڵەتی وامانەسە کەمە بۆ زمانی خۆی محاسبەی کردووە لەسەروی کە شەو نەخەوت و هەر شەو نوێژی کرد فەرمی وا مەکە بیشخەوە و شەو نوێژیش کە بۆ ئەوە بۆ ئینسان تی نەپەڕێنێت چونکە ئەگەر دینداری تێت پەڕان ئەو کاتار ئیستیقامەتێ نامێنێ بەڵێ مامۆستا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ سوورەتی هود و هاوشێوەکانی پیریان کردم تەنها لەبەر ئەو دەستەواژەی کە فەرمێ فەستەقیم کەما ئومرت ئەم قورسی و ناڕەحەتی و پیرکردنە لە پایچی یان بۆ هۆکارەکانی ئەوەی کە ئایا ئیستیقامە هێندە قورس و ناڕەحەت و پڕژانە تا بۆ مرۆڤ پیرکایان هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە نا ئەمە کە مەبەسپی ئەوەیە کە ئەم ئیستیقامەت و دینداریە کە ئینسان ئەگەر وا بەردەوام بوو لەسەری بعضێک ناڕەحەتی تووشە بێ بەڵێ بێگومان وەکوتمان بەڵام وەکوتمان لەڕێی ڕۆحیەوە ئەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم مووەکانی سپی بووە بەڵام ڕۆحی هەر گەنج بووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە ڕێی ڕۆحی و ئیمانیەوەی کێشەیەکی نەوە بەڵام ئەوەی کە فەرمێ هود مەبەسپی ئەوەیە یعنی ئەو فەرمانەی خوای پەروەردگار ئاسان نییە جێبەجێکردنی یعنی مە ئاسان نییە ئێستا خەڵکێکی بەیانیان مزگەوتەکانمان پڕە لە نێژوانیە با دوو ڕۆژی تر جەژن بکەین دوای جەژن بزانم نزگەوتەکان چی لێدێ ها کەواتە ئیستیقامەت لەسەر دینداری کارێکی ئاسان نییە کارێکی گرانە و کاری گرانیش ئینسان پێگەێنێ ئینسان هەتا وەکو خۆی لە کاری قورس نەدا پێ ناگا هەر کەسێک بێ پێ بگا لە هەر بوارێکە تا خۆی لە کاری قورس و گران نەدا پێ ناگا و ئەمەی ئەگەر ئینسانێکیش بێ دینداری بکە ئەبێ بەعزی خۆی ناڕەحەتکە و شوێن هەوا ئارەزووی نەکەوێ و خۆی زاڵکە و وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی زۆر لە خۆی بکا بۆی هەندێک دینداری بکە بۆی کە ئیستیقامەت و بەردەوامی هەبێ ئەوە مەبەسپی ئەوەیە یعنی ئیستیقامەتەکە کارێکی ئاسان نییە مامۆستا زۆر جار دوو کەس نیوەی تەمەنێک یان بوونە تەمەنێک لە کاری بانخوازی و ئیسلامەتی و بۆ خوا سوبحانە بەڕێەکەن یەکێکیان لە نیوەی ڕێیا بۆ منە خۆڕاگری و ڕاوەستاوی نامێنێ و هەندێکشی ئەگاتە مەنزڵ بۆ منە ئەگاتە مردن بەسەری بەرزەوە هۆکاری ئەمەی کە بۆ منە دوو کەس وەکڵێ خوێنیان لە یەکە هاوڕێ یەکن هاودەمی یەکەن بەڵام یەکیان لە نیوەی ڕێیا هۆکاری نەمانی ئیستیقامەت و خۆڕاگری لای بەشێ لە مرۆڤەکان بۆچی ئەگەڕێتەوە لە کاتێکە هەردووکیان بەڕاستی و دروستی باوەڕیان بەخوا و پێغەمبەرێتی محەممەد صلی الله علیه وسلم هێناوە طبعا ئێمە ئەو ئاەتانی کە خوای پەروەردگار لە کۆتایی زورەی و داباتی ئیستیقامەتەکە باسی ئالێت و میکانیزمەکەی شەکا باسی ڕێکار و هۆکارەکانی شەکا خوای پەروەردگارە فەرمی ئەم ڕێکارانە بگرنە بەر دوای ئەوە بۆ نمونە ئاەتی 113 یەکسەر خوای پەروەردگار باسی وەلا و بەڕەعەکە ولا تركنوا إلى الذين ظلموا وآيات باش آياتي فاستقم كما أمرت هر مسلمانك كدين داري كرت خواناسي كرت أبي آجاي لناخي ضلي بيبزاني شيء خوشة خواي پروردگار لم آياتها فرمي ولا تركنوا إلى الذين ظلموا أفرمي نكن كم ترين ميلي دلتان هبي بلاي أوانيا ظلمكن يچ لبياوچاكان أمر لتفسيرك أخوان مو عليك نيجي كر لباش إمامك ئیمامەکە ئاەتی خوێن ئەم لە هۆش خۆی چوو بێهۆش کە و دواتر کە دیارە لە ترسی خوای پەروەردگارە لیان پرسیوە فەرمێتی خوا فەرمێ مەیلتان نەبێ بەلای ئەوانەیە زوڵمەکە دەبێ حاڵی زاڵمەکە چۆن بێ یعنی حاڵی ئەو کەسێک کە زوڵمەکە کە ئێستا دیاری زوڵم زۆر زۆر ڕەنگە ئێمە هەر بۆ خۆمان کە باسی زوڵمەکەین با یەکسەر نەیبین بۆ زوڵمە گەورەکان ئەو گومانمان لەوانێ ئەم زوڵمەی خۆمان یعنی هەر بین ئێمە ئایا چەندێک زوڵم لە ماڵ و مناڵ و خێزان و کەس و کار و دەوروبەرمان چەندێک زوڵم لە مامەڵە و کڕین و فرۆشتن و هەڵسو کەوت و ئەوانەمان کە ئەوەیش دیندارێ بەڕاستی بۆیە هەر کەسێک بێ و ئیستیقامەتێ بێ جارێک ئیبن ڕەجەبی حەمبەلی لە شەرحی ئەو فەرمودانەیە کە کردوێتی ئەفەرمێ ئیستیقامەت یەکەم ئیستیقامەت بریتێ لە ئیستیقامەتی دڵ ئەبێ جارێ ئینسان لە دڵەوە دەست پێ بکات ئێمە زۆر جار ئەم عیبادەتانیشی کە ئەیکەین هەندێکی تەقلید و لاساییکردنەوەیە ئەساسەکەی دڵمان خاوێن نییە دڵمان پاک نەکردوێتەوە بۆیە ئەبێ جارێ ئێمە لە دڵەوە دەست پێ بکەین دڵمان غەیری خوای پەروەردگاری تیانە بێ بۆیە خوای پەروەردگار فەرمێ وریای مەیلی دڵتان بێ نەچێ بەلای کەسێکە کە زوڵمەکە لە بەندەکانی منە جاوە ئەوە یەکێکە لە ئالیەتی ڕەنگە هەندێک کەس هۆکاری ساربوونەوەی لە دینداری مەیلی دڵی بێ بەلای زاڵمێکە جاخۆ ئەوەنیش خۆشە شەیتان گەرای دانا لە ناو دڵی ئینسانە هەر ئەوەندە کە ئینسان تاوانی کردتر وردە وردە ئەم تاوانانە زیادەکە و شەیتانیش پێڵێ بابە مەی تۆ تاوان نییە مە تۆ دیفاعکردنە لە کەسێک کە دیفاع لەو میلەتاکە ڕەنگە کەسەکەیش بۆ خۆی ئەوە باش مامۆستا ڕەزا و ڕەحمەتی خوا لە ئیمامی ئەبوو بەکر بێ بۆ خۆی و دڵ و دەروونە پاکەکەی کە
لە جەنگی هەڵگەڕاوەکانە هێندە سوورە بێ لەسەر خۆڕاگری و ئیستیقامەتەکەی کە خوای گەورە خستوێتە دڵیەوە کە جەنگی هەڵگەڕاوەکان و ئەوانەی کە زەکات نەدەرن بدا ئەمە جۆرێک بەڵام ئەگەر بڵێن یەکێکی کەسێکی تر بێ حاشا لە ئیمامی ئەبوبەکر ئەگەر بۆ منە هەر حەز بکە قسەی خۆی سەرکەوێ و ئینکاری بکە ئەلێرە ئەمە هەردوو شێوازەکە هەر یەک شتە بەڵام ئەمەیان ئیستیقامەتە لەسەر ئەو ڕێی و بۆچوونە دروستەی کە خوای گەورە خستوێتە دڵی ئەم پیاوە بەڕێزەی ئومەتەکەەوە دوای پێغەمبەری خوا یەکێکی تریش بۆ منە ئینکاریەکە چۆن جیاوازی ئەم ئینکاری و ئیستیقامەیە کەسێک بۆن هەر حەز قسەی خۆی سەرکەوێ و هەر ئینکاریە کات و حەز ناکا بۆ منە دان بە هەڵی خۆیان بنێ و کەسێکی تریش وەکو ئیمامی ئەبوبەکر ڕۆحمان بە قوربانی بێ ئێمە تەرازومان هەیە زاناکان فەرموویانە باشترین کەرامەت بۆ ئینسان بریتێ لە ئیستیقامەت ئیستیقامەتەکەیش بۆی ئەم دوو حاڵەتە لێک جیاکەین ینی من چ کاتێ بزانم ڕێیەکەم ڕەئی دینە چ کاتێک بزانمی هەوا ئارەزووە تەرازومان هەیە قورئان و سونەت و شەرعی خوای پەروەردگار یەکدەنجی زانایان بەڵام کاتێک کە ئێمە سەیریەکەین مامۆستا خۆیمە ناتوانین دڵ و دەرونی هەر یەک لە ئیمامی ئەبوبەکر و کەسێکی ئینکار ببینین چۆن ئێمە ئەم دوانە جیا بکەینەوە بۆی شوێنی ئیمامی ئەبوبەکر بکەوین و تەبەڕا بە زاهیرەکەین کە بە زاهیر شتێکی لێ دەرکەوت شتێکی کرد کە پێچەوانەی دینی خوای پەروەردگار بۆ ئەو کاتە تۆ شوێنی ناکەی و لەیشت معلومە کە ئەمە بۆ خوای پەروەردگاری نییە هەندێک جاریش خوای پەروەردگار فەسحێکە یعنی ئەگەر کەسێک لە ناخیا پاک نییە لەگەڵ خوایە و ئێوە خۆی نیشاندا دیندار خوای پەروەردگار فەسحێکە حاڵەتی وامان زۆر بۆ زۆریشمان بینیەوە نییە بەڵام ئێمە تەرازومان هەیە خوای پەروەردگار بەرنامەیەکی بۆ ئێمە ناردووە قورئان و سونەت زۆر ڕوون و ڕەوان و هەندێک جار دیاریشە یعنی جاری وای خەڵکی خوێنەواریشی نییە بەس کە کەسێک قسەی بۆ کازانێ ئەم قسانە ڕاست نین کە خوێنەواریشی نییە وە نییە ئێمە لەو شەوانەیە لە مزگەوتێکە پیاوێکی وڵام من خوێنەواریم نییە بەس زان فڵان کەس ئەو قورئانەی خوێنێ ڕەوان نییە قورئانەکەی ڕەوان خوای پەروەردگار هەروای کردووە خەڵکێ نەخوێنەواریشە گوێی لە کەلامی خوا بێ ئەگەر ڕەوان نەبێ دەزانێ ڕەوان نییە یعنی ئەمە دینی خوای پەروەردگار لە چەندەها ئاەتە خوای پەروەردگار فەرمێ تیلکە ئایات الکتاب المبین خوای پەروەردگار بەرنامەیەکی بۆ ئێمە ناردووە زۆر ڕوونە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ لەیلوها کەنەهاریە شەوە تاریکەکەی وەکو ڕۆژی ڕووناک وایە لای ئێمە دینداری وایە ئێتر خەڵکێک دێ بۆ خۆی ئەوێت فکرەیەک تەڕەحکا بۆ چوونێک تەڕەحکا و پێچەوانی دینی ئێمە بێ ئەگەر چی ئێمە ئاگامە ئێمە حکم بە زاهیرەکەین بەڵام خوای پەروەردگار فەسحێکە هەندێک جار و هەندێک جاریش بۆت معلومە بێ کە ئەمە ڕاستە مامۆستا لە ناوبەر و تیابەرەکانی ئیستیقامەت چین ئەوەی کە بۆ منە مرۆڤێک وەکو ستونێکی ڕێک ڕاوەستا و بەڵام دوای ماوەیە بۆ منە خۆرەتی ئەدادارێکە خۆری تێدا یا ژەنگ هەڵەیێنێ وردە ئەڕوخێ و لارە بێتەوە و نامێنێ هۆکار و تیابەرەکان یام تیا لە ناوبەرەکانی ئیستیقامەت چین لە ژیانی ڕۆژانەی موسڵماندا بەڵێ یەکەم هۆکار بریتێ لە شوێنکەوتنی هەوا و ئارەزوو چونکە ئێمە دوو ڕێگەمان هەیە ئینسان ئەم تەمەنی کە خوا داوەتی بە ئێمە خوا تاقیمانەکاتەوە هەموو مرۆڤێک لە توانای هەیە شوێن بەرنامەی خوای پەروەردگار کەوێ شوێن هەوا و ئارەزوویشکەوێ ئەمە تەمە دوو ڕێگە یا شوێن بەرنامەی خۆیان شوێن هەوا و ئارەزوو طبعا شوێن هەوا و ئارەزووەکە ڕێژەییە یعنی هەیە سەتادەیە سەتابیست إلى آخره بەڵام ئەوەی کە ئەبێتە هۆی ئەوەی کە ئیستیقامەت نەمێنێ چۆن ئەڵێ کۆشکی ئیستیقامەت بڕۆخێ بریتێ لە شوێنکەوتنی هەوا و ئارەزوو بۆ ئینسانی موسڵمانە بێ زۆر وریابێ یعنی کە شتێکەکەی لە ڕۆژانەی خۆتە و موسڵمانەتی لێرەیە دەرەکەوێ ئیمامی عومەر لە کابرا تووڕەبووتی تۆ لە مزگەوت تابینیوتە سەری بەرز کردوتە یعنی ڕکوع و سوجدەی بردو ئەڵێ مە پیاوی چاکە ئەوە بیسراوە کابرا بە وتی هذا رجل صدق وتی ئەو پیاوە زۆر ڕازگۆ و دیندار ئیمامی عومەر نەیفەرموو لە مزگەوت تا ڕازگۆ فەرمووی مامەڵە لەگەڵا کردووە لەگەڵا سەفەرە کردووە دراوسەی بووی ئەمانەتێک لەلا داناوە فەرمووی ئەمانە پێوەری دیندارین یعنی پێوەری دینداری ئەوە نییە من لە پەنامە زۆر قورئانە خوێنێ و زۆر شەو نوێژەکە بەڵێ ئەمە شتێکی زۆر باشە کارێکی زۆر پیرۆزە بەڵام دوای کوێ بازار چۆنە دوای کە مامەڵەکە چۆنە دوای کە قسەکە چۆنە ئیمامی عومەر فەرمووی پێ تۆ ئەم شایەتی بۆ دەی ئەوەیە لە مزگەوت تابین هیچ کەسێک لە مزگەوت تا خراپە ناکا ئیلا مەگەر کەسێک شەیتان زۆر زاڵ بوو بێ بەسەریە هەموو کەسێک لە مزگەوت تا پیاوی چا بەڵام کە هاتینە دەرەوە چین هەڵسوکەوتمان چۆنە ئەمە گرنگە بۆیە کە ئینسان لە هەڵسوکەوتی ڕۆژانەیە شوێن بەرنامەی خوای پەروەردگار نەکەوت دینی خوای پەروەردگار نەهاتە ناو مامەڵە و هەڵسوکەوت و ژیانی تۆوە ئەوە تۆ ئیستیقامەت نامێنێ ئیتر ئەمە لە هەموو شتێکاوایەتر من ئەبێ لە فەیسبوکەکەمەوە دەست پێ بکەم سەیری فەیسبوکەکەمەکەم چەند شتیتیایە پێچەوانەی دینی خوای پەروەردگار بەڵێ مامۆستا ئەمە ئیستیقامەت نایە لە سەرەتای قۆناغی مەکەوە ئیتر کە قوڕیش دەستەوەستانە بن لە ساردکردنەوە وەکوڵێ نەهێشتنی ئەم بانگەوازە سێ هۆکاری زۆر گرنگ کە لای مرۆڤ زۆر گرنگن ئافرەتی جوان و سەروەت و سامان و پلۆپایی بۆ منە حیزبی و حکمی بە ڕێی ئەبوو تاالبە ئەنێرن بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
لە ژیانی خۆمان ناسێرەکەین ئەم شتانە هۆکارن بۆ کۆمەڵێ ئەم شتانە تا چەند شتی دنیایی بۆ منە چێژی جەستەیی و بۆ منە خواردن و پلەپایە و سیارەی درع و ئەم شتانە تا چەند هۆکارن بۆ نەمانی ئیستیقام و مرۆڤ چۆن خۆی وەکو پێغەمبەری خوا کە سەرمەشق و پێشڕەوی ئەمەیە چۆن خۆمان بپارێزین لەم ساردبوونەوە و نەمانی خۆراگریە خۆمانە. بەڵێ طبعا بێگومان ئەم مەلەزاتی دنیایەوەی پێوترێ ئارەزوەکان خۆشیەکانی دنیایی هۆکاری گەورن. ئەگەر بڵین هۆکارەکان زۆرن بەڵام ئەگەر کورتیکەینەوە دووشتە یا شوبهات و گومانەکانە ئەو پەیوەندی بەلایانی عەقیدە و فکریەوە یان شەهاوات. ئەمەی جەنابە باسکرد شەهاواتە. شەهاواتیش شەهاواتی فەرج هەیە کە ئەوە زیاتر لە ئافرەت و ئەوەیە خۆی بینێتەوە. شەهاواتی پلەپایە و پۆست هەیە. کەسێک جاری وایە موسڵمانێکی زۆر باشە بەڵام کە پلەپایە و پۆستی وەرەگرێتتر تەواو وردە ئیستیقامەکەی نامێنێ. یعنی زۆر سەیرە لە وڵاتی ئێمە جاری وای خەڵکێکی موسڵمانیش کە پلەپایەکی وەرگێ هێشتا جاری هەر نەبوو بە شتێکی ئەوە نەبەرزیش ئەتر نوێژی بەیانیان ئەو شتانە نامێنێ لە فەرهەنجایە هەندێک سیمای ئیسلامی ئەو شتانە نامێنێ. من بەڕاستی زۆر سەیرە لە کاتێکە هەر لە وڵاتانی موسڵمانە ئێمە بەعزێک برامان لە وڵاتانیان خۆن یان ڕئیس وزەرا هەموو شەوێک لە نوێژی تەراویحە. هەندێک وڵاتی کەم حاڵەتی وا ماوە هەر بە دژلاشێک و بەعتیادی دێ نوێژی تەراویحەکە و نوێژی بەیانیان خۆی لەوێ و لە ڕێزی پێشەوەی و ئەم کەسەکە دێ بۆ نوێژی بەیانیان و ڕئیس وزەرایە پێی بەرز بۆیەوە یا پێی نزم حتمەن پێی بەرزە بێتەوە ئێمە باسیەکەین کە نایشی ناسین. بەڵام زۆر سەیرە پلەپایە و پۆست و ئەوانە ئینسان بگۆڕ. هەندێک جار شەهوەتی ماڵە ماڵی دنیایی سەروەتی دنیا. یعنی جاری وای خەڵکێک زۆر هەموو کەسی حەزی لە ماڵە بەڵام ئینسانی موسڵمان ئەبێت دوعا بکە بڵێ خوایە ماڵێکم نەدێتێ کە ببێتە بەڵا. چەند دەوڵەمەند هەیە چەند ملیاردێر هەیە لە وڵاتی ئێمەیە سەرنجامەکەی تیاچوون بوو سەرنجامەکەی ئەوە بوو کە خۆی لە ناوبەرێیان ئیسفادەیەکی نەبوو بووی لەبەرەوە شەهەوات و ئارەزوەکان حەزەکان ئینسانی موسڵمانە بێ زۆر وریایی بێ. بۆیە خوای پەروەردگار کە باسی موسڵمانەکە فەرمی ئەمما من خاف مەقام ڕەبی ونەهى النەفس عن الهوى. موسڵمانی چاک ئەو کەسەیە لە هەوا و ئارەزوو خۆی بگرێتەوە. موسڵمانی چاکەوە نیە طبعا ئەوە نیشانەی بەشێکە لە دیندار ێستا بەڕۆژووە بەڵام ێستا بەڕۆژوو فەیسبووکەکەی سەیری چیەکە ئەمە مهمە کە لە تەراویح حەچێتەوە تەلەڤیزۆنەکەی چی کەناڵێکی تیاخەزن کرد ئەمە ئیستیقامەت ئەیڵێتەوە یان نایڵێتەوە. وەڵا ئەگەر ماڵێک تەلەڤیزۆنەکەی پڕی بێ لە شتی خراپ و گەنجێک فەیسبووکەکەی پڕی بێ لە شتی خراپ و ئاگایشی لە خۆی هەموو مانگە بێ 30,000 با بەکارت و سەیری شتی خراپکە ئەمە ئیستیقامەتی نامێنێ. یعنی زۆر سەیرە ئێستا ئێمە ئیشمان هەموو بۆ بە ئالات. ئەوە جیاوازێک لە نێوان ئێمە و سەحابە ئیشیان لەگەڵ ئاياتە زیاتر بووە. ئێمە ئیشەکانمان زیاتر لەگەڵ ئالات و ئامێرایە. ئەم ئالەت و ئامێرە حەقی خۆی پێ بدە خزمەتێک تەکا و خزمەتی بکە و ڕێزی لێ بگرە ئەوانە بەڵام تیمە پەڕێنە. بەڕاستی ئەمە زۆر کێش هەیە. یعنی ئێمە زۆر خوێنەوارمان هەیە ختمێکی قورئانی نەکردو لەو مانگی ڕەمەزان. چەند مامۆستای ئاینیمانە لەگەڵ ڕێزما بوویان ختمێکی قورئانیان نەکردو بەس خوا پێی بڵێ چەند سەعات سەیری فەیسبووکەکەت کردووە چەند سەعات ئەوەت کردووە و ئەوانە. ئەمە ئەگەر ئیستیقامەتی کولیشی نەمێنێ ئەم کەسە ئیستیقامەت جوزئیەکەی وردە نامێنێ دڵی لاوازە بێ. ئێستا هەمومان دڵمان مردووە ئەو هەموو تارە خۆشەمان بۆ درێ ئەو هەموو قورئانە دەنگ خۆشەمان هەیە لە کاتێک ئەگەر بەراوردکەین لەگەڵ نەوەتەکانەوە نەبوو لە نەوەتەکانە خەڵک قورئانی بەباشی نەزانی بخوێنێت و دەنگ خۆشمان کەم بوو وتاری خۆشمان زۆر کەم بوو ڕاگەیاندنی ئیسلامیمان هەر زۆر کەم بوو یا هەر نەبوو. ئەمانە هەموو نەبوو بەڵام خەڵک زۆر موسڵمان و ئیماندار بوو بۆ چونکە گوناهەکانیش کەمترە کرا کە ئینسان گوناهی کەمتر کرد مسلمانێکی ڕاست و ڕەوان دەرێت. بەڵام ئێستا ئەمە هەموو شتە خۆشە جۆلی ئەگرین دڵمان ئەو کایە و بوارانەی کە ئیستیقامەت ئەیگرێتەوە بۆ منە ئێمە وا ئەزانین تەنها لە بواری عیبادەت و پەرستشا ئیستیقامە هەیە. ئایا لە بوارەکانی تری دنیادا یان بۆ هەر بوار و کایەکی تری ژیان ئیستیقامە ئەبێ هەبێ یان تەنها بۆ بواری دین و عیبادەتە؟ طبعا ئێمە باسی ئاینەکەین ئیستیقامەت لە دینداری ئەوە فەرزە لەسەر هەموو موسڵمانێ بەردەوامی هەبێ بەڵام کەسێ بێوێ سەرکەوتوو بێت لە دنیای شاوایە قوتابیە ئەگەر 7 مانگ 8 مانگ قوتابخانەیە هەیە 5 مانگ دەوام کاو نەچێتەوە بۆ دەوام کە مانگێ دەوامی نەکرد قانونی کۆن وابوو 20 ڕۆژ قوتابیەک ئامادە نەبووایە بەبێ پاسا و بەبێ ئیجازە و ئەوانە فەسڵەکرا هەر وایە هەموو ئیشێک وایە. ماسەتەنها لە کۆمەڵگەی خۆشمانە دوو برا ئەگە یەکێکیان هەر مانگی جارە ئیشێ بگۆڕێت و بەردەوام نەبێت لەگەڵەوەیان کە زۆر مستەقیمە ئەویان زۆر خۆشەویستتر هەر بێگومان هەر کەسێک زووتر ئەگاتە ئامانج و هەدەفی خۆی. هەر کەسێک ئیمامی عەلی فەرمی قیمەت المەرء فیما یحسنه نرخی مرۆڤ لەو شتایە کە باش لێی ئەزانێ. مرۆڤ شتێکی باش ئەزانێ بۆ دەستبەردارە بێ لە ڕووی دنیاییشەوە وایە کەسێک سەنعەتێکی باش ئەزانێ هیچ دەستبەرداری نەبێ قیمەتی تۆ نرخی تۆ لەوەیە بۆ دنیا و قیامەتت. ئیستیقامەت بۆ دنیای شەر وایە کەسێک کە جاری وایە کەسێک دوکانێک دانە ئەگەر ئەم دوکانە مانگی یەکەم و دووەم ئەبێ جارە چاوەڕوانی هیچ نەکا پەلە نەکالێ جاری ڕەنگە بە ساڵێکیش قازانجێکی وەکو پێویست نەکە بێ نەفەس درێژ بێ ئەمجا ئەگا بەشت هەموو ئەو کەسانێک
پێگەیشتون وا پێگەیشتون لە ڕووی دنیاییشەوە یعنی خەڵکێکە بۆ بە شتێکی گەورە بۆ بە پرۆفیسۆرێک بۆ بە پزیشێک بڕۆ لێ پرسە چۆن پێگەیشتوە ئەوە پێگەیشتوە وردە تا ئیستیقامەتی هەبە و دامەزراوە بەڵام ئەگەر ئیستیقامەتی نەما ئەو کاتە تووشی کێشابێ ئەو لە بۆ دنیای شەروایە بێگومان. زۆر باش مامۆستا بچینە لای بەرووبووم و سوود و سەمەرەکانی ئیستیقامەت. ئیستیقامە لە ژیانی ڕۆژانەماندا چ سوود و کەڵکێک بە ئێمە دەگەێنێ هەم لە ڕووی دنیایی و هەم لە ڕووی قیامەتیەوە. بەڵێ جارێ لەم فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام کە پێشتر خوێنمانەوە لە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بە دووسێ ڕیوایەتێکی ئیبن ماجە ئەفەرمێ ئیستەقیموا وەلەن تحصوا ئەفەرمێ ئێوە بەردەوام بن لەسەر دینداری و دڵنیا بن ناتوانن خەیر و بەرژەوەندی و خۆشیەکانی ئیستیقامەت ناتوانن بژمێرێ ئەو کەسی بەردەوامە لەسەر دینداری ناتوانێ ئەو خێر و بەرەکەتەی کە دەستێکەوێت لە ئیستیقامەت بۆی ناژمێرێ. پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمێ بەرەکەتی ئیستیقامەت ئەوەندە زۆرە لەن تحصوا ئێوە ناتوانن بیژمێرن لە دنیا و لە قیامەت. ئێستا ئێمەی موسڵمان زۆر جا خەڵکی تووشی بەڵایەک بۆ تۆ تووش نەبووبی ڕەنگە پێ نەزانی ئەوە هیچ ئەو بەرەکەتی ئیستیقامەت و دیندارەکەتە کە هەتە یعنی زۆر موسڵمان حاڵەتی وای تووشە بێ. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم هەمیشە حەزی لێ بووە کردەوەکان کەم بن بەڵام بەردەوام بن أحب الأعمال إلى الله تعالى أدومها وإن قل پێغەمبەر صلی الله علیه و سەلەم وای فەرموو پێی خۆش نەبووە کەسێک بێ شەوێک هەتا بەیانی عیبادەت کا بەڵام ێتر دە شەو هیچ نەکات نوێژەکانی بەیانیش نەکات جاری وایە ئێستا خەڵکێمە وای لاتۆ یەک سونەت بکە بەس هەموو شەو باشترە دوور کا سونەت بکە شەو نوێژ بکە بەس بەردەوام بێ لەوە باشترە هەفتەی جارێک بۆ نمونە هەستێ شەو نوێژ کاوانە. بۆیە ئیستیقامەت ئەوەیە یعنی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمی ئێوە ناتوانن بەرەکەتی ئیستیقامەت بژمێرن بەڵام لەوەی تریانە لە ڕیوایەتەکە ئیمامی ئەحمەدا فەرمی ئیستەقیموا تفلیحوا هەر کەسێک بێ سەرفراز بێت لە هەر ئیشێکە جێرە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لێرە ئیشەکەیشی دەستنیشان نەکردووە ئیستیقامەت بۆچی و سەرفرازێکە بۆچی ئیستەقیموا تفلیحوا ئەفەرمی ئێوە بەردەوام بن دامەزراو بن ڕێک بڕۆن لەسەر ئەو ئیشەی کە دەستان داوەتێ بێگومان سەرفرازە بن و ئەم سەرفرازیە بۆ هەموو بوارەکانی ژیانە. بەڵام ئەگەر ئینسان دینداری ئاوا کرد بەو شێوازە پچڕ کردی ئیستیقامەتی نەبوو طبعا ئیستیقامەت لەسەر فەرسە سنەت ئەگەر ئینسان ناو بەناو نەیشی کە ئیستیقامەتشی نەبێ زەرێکی بۆ نییە ئەگەر چی ئیمانی لاوازەکە بەڵام زەرێکی بۆ نییە بەو مانایی کە ئیستیقامەتی نەمێنێ. بۆیە باشترین شتێکە ئینسان ئیستیقامەتی بێ لەسەری بریتێ لە ئیمان و عەقیدەکەی. ئەگەر ئینسان ئیمان و عەقیدەی لە دەست نەدا ئێتر ئەم کەسە سەرفرازە و ئەگەر ئینسان ئیمان و عەقیدەی نەما هیچ شتێک سوودی بۆ نییە هەرچیەکی هەبێ لە دنیاە نەک چۆن ئەڵێ پلەپایەکی شتێکی سادە ئەوانە ئەگەر ببێ بە سەرۆکی گەورەترین وڵاتیش ئیمانی نەبوو نرخێکی نیە لای خۆی پەروەردگار. مامۆستا ئیستیقامە بەتەئکید مرۆڤیش لە زەلیلی و کۆیلەبوون ڕزگارەکە سەرێکی لەم سەردەما ئەو مسلمانی یام ئەو سەرۆک وڵاتەی کە میل بۆ ویست و خواست و بەرژەوەندیەکانی ئەمریکا وڵاتانی داگیرکەری ئەوروپا نادا یام ئەی کوژن یام توندی زیندانەکانی ئەکەن. ئیستیقامەت تا چەند ڕۆڵی هەیە لەوەی کە مرۆڤ بە عیزەتەوە بژی و زەلیلی و کۆیلەی و ڕسوایی قبول نەکە یان ئەم بەر و ئەوبەر قبول نەکا وەکو کورد دەڵێ لەکوێ با بێ لەوێ شەنەکە. بێگومان طبعا ئیمان یەکێک لە بەرهەمەکانی ئیمان پێبەخشینی عیزەتە. خوای پەروەردگار فەرمێ وەلله العزة وللرسول وللمؤمنین مەرج نییە هەموو موسڵمانی عیزەتی هەبێ تا نەگەینە پلەی ئیمان خوای پەروەردگار عیزەتت پێ نادا. ئێستا ئێمە هەمومان موسڵمانین بەڵام مەرج نییە هەمومان گەیشتمێتنە پلەی ئیمان بەڵام ئەوەی کە گەیشتوتە پلەیەکی بەرزتر لە دینداری ئەوانەیە خوای پەروەردگار عیزەتی پێدا بۆی ئەم عیزەتەی پێبەخشی ئەم ئامادە نییە سەری شۆڕکا لە بەرامبەر هیچ دەسەڵاتدارێکە خوای پەروەردگار عەزیزیەکە. ئەگەر بشکوژرێ هەر عەزیزە ئەوە قورئان نایناوە ئیحدى الحوسنەیەین یعنی ئەگەر ئینسانێک لەبەر خاتری ئەوەی کە ئامادە نییە سەری شۆڕکە ئامادە نییە دەستبەرداری مەبادیئی دینداری خۆی بێ بشکوژرێ خوای پەروەردگارە فەرمێ باشترین شتی دەستکەوتۆ لای خوای پەروەردگار باشترین ڕێزیە. بۆیە کەسێک کە خاوەن ئیمان و ئیستیقامەتە حتمما ڕوبەڕووی ناڕەحەتیە بێتەوە بەڵام خوای پەروەردگار ئەو عیزەتەی پێدا کە سەربەرزەکان لە دنیا و لە قیامەتە. بەڵێ مامۆستا سەوار و شوێنەوارەکانی ئیستیقامە لە ژیانی تاک و کۆمەڵگەدا کاتێک ئێمە مرۆڤێک دەبینین چۆن بیناسینەوە یا کۆمەڵگەیە کە پابند و خۆڕاگرێ لەسەر پەیام و بەرنامەی خوا چۆن ئەم کۆمەڵگەیە بناسین واتە شوێنەوار و ئاسەوارەکانی ئیستیقامە چۆنین و کامانن. هەر کەسێک ئیستیقامە و بەردەوامی هەبێ ئەگاتە مەنزڵ پێی ئەگا بۆ دنیا و بۆ قیامەتی. ئێمە ئێستا لە وڵاتی ئێمە چەند مامۆستای زۆر شارەزا هەیە کە هاتووە بۆ خوێندن حرفی نەزانیوە ئەلیفوبای لە یەک نەکرۆتەوە کوردەواری ئەڵێ باشە بەڵام چونکە بەردەوام بۆ ئیستیقامەتی هەبووە ئێستا خوتبا خوێنێتەوە بۆ خەڵک پێشنوێژیش بۆ خەڵکەکە زۆر بەباشیش چونکە ئەوە ئیستیقامەتی هەبووە. خەڵکی تریشمان هەبووە زۆر خوێنەوار
قورآن خوێنێکی زۆر باش ئێستا ڕەنگە قورآن نەزانێت بخوێنێت یا ئەوەی کە پێشتر لەبەری بۆ ئێستا لەبەری نییە نازانێ وەکو پێویست بیکە ئەوە بەرهەمی ئیستیقامەکەیەتی بۆ هەموو بوارێک وایە ئەمە بواری علممان واوت لە دینداریشە هەروایە کەسێک کە بەردەوامە لەسەر خەڵکی وایە لە وڵاتی ئەمە 50 ساڵە شەو نوێژەکە ئەمە تەواو نزیک بۆتەوە لە خوای پەروەردگار تەواو خوای پەروەردگار خۆشەوێت تەواو خوای پەروەردگار خێر و بەرەکەتی خۆی ڕێژێ بەسەریە چونکە ئەمە بووە بەوەلی خوای پەروەردگار ئەگەر دڵیشی ئیمانیشی لەگەڵا بێ کە حتمما ئەوە پاڵنەرەکەیشی بریتێ لە ئیمان هەر کەسێک بێ بگا بە هەر پلەپایەک ئەبێ ئیستیقامەتی هەبێ لەسەر ئەو ئیشەی دەسێداتێ ئەگەر ئیستیقامەتی هەبوو پێیەگا ئەگەر ئیستیقامەتی نەبوو پێی ناگا بەڵێ مامۆستا ڕەمەزان کە ئێمە ئێستا لە مانگی پیرۆزی ڕەمەزان داین ڕۆڵی چییە بۆ منە لە خۆڕاگری مرۆڤەکاندا یان بۆ منە چ ڕۆڵێک دەگەڕێ لەوەی کە مرۆڤەکان زیاتر خاوەنی خۆڕاگری و ڕاوەستاوی بن ئەو عیبادەتانی کە بەردەوام نین وەکو مانجی ڕەمەزان کە لە ساڵێکا مانجێکە حەج و عومرەکە لە تەمەنا یەک جار فەرزە زۆر جار گڕوتینێکی باشە دەن بەو کەسە بۆ ئەوی کە بەردەوامی هەبێ خەڵکێکی زۆرمان هەیە لە وڵاتی ئێمە یەک جار کە چووە بۆ عومرە ئێستا هاتۆتەوە تێگەیشتۆ لە عومرەکەی و باش خۆی ئاوادان کردوتەوە کە یەکێکە لە معناکانی عومرە طبعا خۆی عومرە عنی زیارەتکردن خۆی خەڵکیشمانی هەموو ساڵێکێ بۆ عومرە و بەڵام هەر وەکو خۆی وایە هەڵسو و کەوت و مامەڵە و تیجارەت و ئەوانە ئەوە خەڵکیشمانەیە یەک ڕەمەزان باش ڕووی کردوتە خوای پەروەردگار تەوبەی کردووە موسڵمانێکی زۆر باشی لێ دەرچوو خەڵکیشەیە هەموو ڕەمەزانێک بەڕۆژەوە بەڵام چونکە باش دەستی نەداوەتێ مسلمانێکی لەگەڵ ڕێزما خوار و خێچە بۆیە ئەم عیبادەتانەی کە خوای پەروەردگار بۆی داناوین چی ئەوەی لە تەمەنا جارێکە یا ئەوەی کە لە ساڵە جارێکا وەکو ڕەمەزان دەریایەکی زۆر گەورەی خوای پەروەردگارە خوای پەروەردگار دایناوە مسلمان بێ لەم دەریایە خۆی خاوێن بکاتەوە چۆن کەسێک چەند ڕۆژێ خۆی نەشات چڵک و چەپەڵ گیانێگرێ پێویستی بەوەیە خۆی عەرەبەڵێ ئیستیحمامێکی باش بکات بۆ ئەوەی کە خاوێن بێتەوە ئەم کەسەیشی کە ئێمە بەم بەتایبەتی لەو ڕۆژگارەیە بە درێژایی ئەم یان زەمانە ئەمەندە گوناه و تاوانەکەین بە چاومان گوناهەکەین بە بیستنمان بە ڕوانینمان بە زارمان بە کاسبیمان ژیانمان گوناه و تاوانی زۆر زۆرتیایە کۆمەڵ دەریای باش ئەبێ هەبێ خۆمانی لێ خاوێنکەین یەکێک لە دەریاکان ئەو مانجی ڕەمەزانەیە بۆیە بێ ئەم مانجی ڕەمەزانە بکەین بە دەرفەتێک بیخۆزینەوە بۆی دینداریمانی پێ باشکەین هەر کەسێک بتوانێت لەو مانجی ڕەمەزانەیە خۆی خاوێن بکاتەوە و دوعا بکات کە خوای پەروەردگار ئیستیقامەتی بداتێ ئەوە سەرفراز بۆ و لەزەتی لە مانجی ڕەمەزان وەرگرتۆ و سوودی لێ وەرگرتۆ بە پێچەوانە بەڵێ مامۆستا هەمیشە ئەو کەسانی کە لە کۆمەڵگەدا کەسی خۆڕاگر و ڕاوەستاون لەلایەن لەوەچێ لەلایەن کۆمەڵی خەڵکی ترەوە هەر دۆست و ناسرایی خۆیانەوە بۆمە پێیانە گوترێ ئێوە کەسێکی زۆر وشک و داخراون و زۆر تێکەڵی ئەم لاولا ناکەن ئایا بۆ منە چۆن مرۆڤە خۆڕاگرەکان خۆیان لەم تانە و تەشەرە ڕزگار بکەن و بشتوانن بە شێوەیەکی دنیایی و قیامەتیانە بژین سازش نە لە دنیا بۆ قیامەت بکەن نە قیامەت بۆ دنیا خۆیان لە تانە و تەشەری کەسانی دەوروبەر دۆست و ناسرا و خوشک و برای خۆیان پارێزن و بشتوانن لە دنیاشا چێژ لە دنیا بینن و بەس لەسەر حسابی قیامەت نەبێت جارە پێشتر بۆ کەسانی کە تانە و تەشەر لە خەڵکەدەن لە بەردینەکان کارێکی زۆر خراپەکەن ئەوە پێویستە تەوبە بکەن حەقی خۆیەتی ئەمە هەر کەسێک کە دینداری کرد مناڵ بوو گەورە بوو نێر بوو مێ بوو هەرچیەک بوو نەسیحەت و ئامۆژگاریکەین دەستخۆشی لێ بکەین یعنی ناکرێت ئێمە پیرێژنی وامانەیە کچێکی گەنجە بینێ سەرپۆشی داوە بەسەرا لە بری ئەوەی تەشجیعی بکڵێت تۆچی داوە لە سەرپۆش ئەمە زۆر نەگبەتی ئەوە ڕەنگە بە ڕۆژویش نەبێ باشتر بێ ئەو بەڕاستی کارێکی زۆر خراپە نەسیحەت بۆ ئەو کەسانە کە هەر کەسێکت بینی سیفەتێکی باشی هەبوو دەستخۆشی لێ بکە خۆ دەستخۆشی هیچی تێ ناچێ دوو بۆ خۆمان بۆ ئەو کەسانی کە دیندارن کوردەواریەڵێ لۆمەی خەڵک لە عەزابی قەبر قورس شتێکی وایە لە ناو کرد لۆمە زۆر ناخۆشە یعنی تۆ کە دینداریەکە ئەگەر دەوروبەرەکەت ئەم تانە تەشەرێکی لێدا ئەو قسەیەکی پێوتی ئەو لۆمەی کردی ئەگەر ئیمانێکی باشت نەبێ ناتوانی بەردەوامی لەسەری بۆیە خوای پەروەردگار لە مەدحی ئەو باوەڕدارانەی کە خوا فەرمێ خۆشیان مەوێ و ئەوانیش منیان خۆشەوێ وەزانەکان ئەڵێن ئەمانە تائیفەی مەنسوورن ئەو تاقم و دەستەیەن کە لەسەر حەقەمێننەوە تا قیامەت خوای پەروەردگار یەکێ لە سیفەتیانە فەرمێوە لا یەخافونە لەومەتە لائیم من و تۆ کاتێتوانین دینداریکەین ئەبێ زۆر جۆ بە لۆمەی خەڵک نەدەین یعنی خەڵکێک پێ بڵێ ئەم ڕیشە چیە و ئەویتر پێ بڵێ ئەم سەرپۆشە چیە و ئەویتر پێ بڵێ ئەم مزگەوتە چیە ئەویتر پێ بڵێ ئەم حەڵاڵە چیە حتمما خەڵک زمانی خۆی ناگرێ بەتایبەتی خەڵکی ئەو زەمانەوە نە خەڵکی ئێمە لە هەندێک ڕۆئۆندە نەگبەتە لەو بوارەیە یعنی حتى تداخل لە هەموو شتێکی تۆ کاکە ئەو ڕەوشتێکی زۆر زۆر ناشرینە ئینسانی مسلمان نابێت تداخل لە شتی خەڵکا بکە یعنی تۆ هەرچیەکەی بەڵام یەکێ لە خاڵە بەهێزەکانی بەهێزکردنی ئیستیقامە لە ناخی مسلمانە ئەوەیە جۆل لە لۆمەی خەڵک نەبێ ئەمە حەڵاڵ و حرامی خوای پەروەردگارە ئەمە حرامە من نایکەمێتر خەڵک بۆ خۆی هەرچیەکەڵێ با بێڵێ
ئەمە فەرمانی خوا یعنی خوشکە کە سەرپۆشەدا بەسەریا 4 ئاەتی خوای پەروەردگاری جێبەجێ کە نایکا 4 ئاەتی خوای پەروەردگاری شکاندووە ئەمە فەرمانی خوا ئەتر خەڵک پێێتەڵێم سەرپۆشە ناشرینە و خۆت بۆ پێچاوەتەوە خۆ کرد و ئەمانە نابێت جۆبەی بەلۆمەی ئەمانە جۆدا بەلۆمەی ئەمانە ناتوانانی دینداری بکەیت. بەڵێ مامۆستا پێشتر باسمان لەوە کرد کە بەروبووم و سوودەکانی ئیستیقامە و خۆراگری چێمە بە شێوەیەکی گشتی بۆ ژیانی تاک و کۆمەڵگە. بەڵام کەسێک کە خاوەنی خۆراگری و ڕاوەستاویە لە ژیانی خۆیە بۆ خودی خۆی کەی بەرهەمی ئیستیقامەکەی بینێ بۆ نمونە بینین ڕۆژێ خەبابی کوڕی ئەرەت دوای کەمێک لە ئازار و ناڕەحەتیە چێتە خزمەتی پێغەمبەری خوا لە پەنای سێبەری کەعبەیە ڕاکشاوە ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا داوای نەسرەت و سەربەرزیمان بۆ کە بەڕاستی وەکو لە جاهیلیەت تین و فشاری بۆ هێناین. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆری پێ ناخۆشە کە هێشتا درەختی تەوحید و ئیسلامەتی هێشتا چرۆ و گوڵی نەکردووە چ جای خەباب داوای بەرهەمی لێ بکات دوایش پێ فەرمێ ئەو پەلەتان ئەگەر خۆڕاگر و بەردەوام بن ئەبینن کە مەڕ و گورگ بە یەکەوە ئاوە خۆنەوە. مرۆڤی مستەقیم یا مرۆڤی خۆراگر و ڕاوەستا و کەی بەرهەمەکەی خۆی بینێتەوە ئایا لە دنیا ئەیبینێتەوە یام ئەمە وەکوڵێ بەدەرە لە بەروبوومەکانی ئیستیقامە بۆ خودی خۆی کەی بەرهەمەکەی ئەبینێتەوە. طبعا ئمە بەرهەمەکان چەند جۆرێکن بەرهەمێک هەیە بۆ خودی خۆتە ئەوە هەر لەو دەقیڵەی لا ئیلاها ئیلا الله محەممەد ڕەسوڵ ڕوت کردە خوا خوای پەروەردگار دڵخۆشیەکە پێ بەخشێ ئەو گومانی تیانەیە بەڵام بەرهەمی ئەوەی ببینی خەڵک چاک بێ و بەو هەڵسو کەوتیتەوە بەو دەعوە بانگەوازیت و ئەمە ئیشی تۆ نییە لە دەسەڵاتی تۆیان نییە. ئێمە خوای پەروەردگار پێمانی فەرمووی ئیعمەلوو خوای پەروەردگارە فەرمێ موسڵمانانەوە ئیشی خۆتان بکەن ئێتر بەرهەمەتە یانیتە گرنگە تۆ ئیشکەی هیچ ئیشێکیش بێ بەرهەم نییە بێ گومانی لەوە ئەگەر چی بەرهەمەکەی کەمیش بێ جەنابە بەرنامەیەکەکەی ئەوەندە لەسەر قسە خێرەکانی خۆت بگەێنی خەڵکێک ئێستا جووی لێتە ڕەنگە ئێستا ئیش قسەکانی تۆ جێبەجێ نەکا بەڵام احتیمالی هەفتەیەکی تر ئەو شتەی تۆ تە جێبەجێیکە ڕەنگە 1000 کەس گوێ لێگرێ کەس جێبەجێکا بۆ قیامەتی تۆ زۆر بێ. بەرهەمی کامڵ بۆ ئینسانی مسلمان لە قیامەت هەیە بەرهەمی کامڵ بەڵام ئەیشکرێ هەندێک جار مسلمان بەرهەمی خۆی ببینێ جاری وایە تۆ خەڵکێکە بینی ئێستا بۆ نە من پەروەردەی مامۆسایەکە بینێت قوتابەکەی پێگەی و دڵی پێخۆشە بێ مامۆسایەکە بینێ قوتابەکەی بۆ بە دکتۆر و پزیشکێک و خزمەتی خەڵکەکە و بەباشی دڵسۆزە ئەوانە دڵی پێغەوە بەرهەمە ئیشەکەی داعوە و بانگەوازەکەی ئەوە. بەڵام لای ئێمەی مسلمان ئەوەی کە قورئان و سنت بە ئێمە وتۆ ئێمە ئیشی خۆمانەکەین و فەرزە لەسەرمان بەردەوام بین لە ئیسلامەتی و دینداریمان ئەتر بەرهەمە هەیەیانە ئەوەی نەتیجە لای خوای پەروەردگارە بەڵام گومانیشمان لەوەیانە هیچ ئیشێک بێ بەرهەم نابێ زۆر باش بەڵام بەرهەمی کامڵ لە قیامەتە. بەرەو کۆتایی بەرنامەکە چین چ شتێک زۆر گرنگە و باسمان نەکردووە من نەمپرسی بە جەنابیش ئاماژەت پێدا بێت لە بارەی ئیستیقامە لە بواری ئیستیقامەدا جەنابەت ئاماژەیەک پێ بکەی زۆر سپاس دەکەم. بەڵێ طبعا لە ئیستیقامەت هەر ئەو ئاەتانەی کە لە ئەوڵ ئاماژەم پێکرد خوای پەروەردگار باسی کردنی نوێژ بە ڕێک و پێچیەکە و ئەقیمی الصەلاتە طەرەفەی النەهاری وزولفا من اللەیل و ئاماژەی بۆ 5 فەرزەکە هەر کەسێک 5 فەرزە نوێژەکە بە ڕێک و پێچی بکە چکە ئەقیم قورئان کە فەرمێ ئەقیم الصەلات ئیقامە ئەزانی یعنی چی ئیقامە تەشبیه کراوە بە ئێستا تو ئەم بینایە کە دروستێکەی جارە لە ڕێوە عیلمێک هەیە خەریتەیەک هەیە مهندسێک هەیە چەند کەسێک دێتە سەری ئەمجار ئەساسێک دروستەکەی ئیلا ئاخری کۆمەڵێک ماندووبوون ئەمجار کۆشکێکە بۆ دروستە بێ نوێژیش کۆشکی دینداری و ئیسلامەتیە خوا لە قورئانەکە فەرمێ ئەقیمو یعنی ئەمە ئەبێ پێش نوێژ کۆمەڵێک هەنگاو بگریتە بەر و ئەو نوێژت ئاوا بەڕێک و پێچی کۆڵەکەی ئەو دینە نوێژە ئەو کۆڵەکە ئەبێ بزانی پێشتر تەختیتێکە کردووە پلانێکتە بۆ لە مێشتا ئەمجار هێناوتە واقع خوای پەروەردگار فەرمێ نوێژەکان بەڕێک و پێچی ئەوە یەکێکە لە وەکارەکانی ئیستیقامەت دواتریش یەکێکی تر لە وەکارەکان لە ئاەتی 115 فەرمێ وەصبر سەبرگرتن کە ئەوە بەرهەمی یەکێک لە بەرهەمەکانی ڕۆژوو ریتێ لە سەبرگرن ئەگەر ئینسان سەبری نەبێ هیچی پێ ناکرێت لەم ژیانەیە بۆیە سەبر زۆر زەرورە ئەو کەسێ بێ ئیستیقامە بێ سەبرتە بێ سەبرتەیە خەڵک سەیریشی ناشەرعیەکە بەیانی دێ لە دایرەکە بۆ تۆی باسەکە هەمومان لە فەرمانگەی کابرا دێ باسی کاڵێ مسلسلەکە ئەم شەو وای کرد تۆ سەبرتەیە ناکرێ و کەناڵە خەزنکەی خۆ ئینسانی مسلمان ناکرێ و کەناڵە هەر لە ماڵا بێ کەسێکی تر مناڵەکەی ئەوەی شتی ناشەرعی بۆ کڕێ بێ سەبرت هەبێ بۆی خۆت تێ بگەێنی مناڵ تێ بگەێنی کە نابێ ئمە پەنابەرین بۆ شتی ناشەرعی سەبر لەسەر چاکەکان کەسێک پێویستی بە سەبرە دوو ڕۆژی تر کە جەژنەکە و سەبری ئەوێ بێ بۆ نوێژی بەیانی و نوێژی بەیانی لە کاتی خۆیان بکە ئەگەر سەبری نەبێ بۆیە باشترین هۆکاربووی کە ئینسان ئیستیقامەتە بێ سەبرت هەبێ لەسەرکردنی چاکەکان خۆڕاگربی
وصبر تبي لخوجرتنا ولا حرامة كان صبر اشتبه لسر بلا ونار راحتي كتوش تبي بتايبتي لبردين داري أي خلتك كمسلماني باش بتوشي بلا ونار راحتي به بيوسي بصبرة كصبري هبو أو كاتخواي پروردگار دري خيري ليكاتو ديارة هو كاري تريج زورن بو استقامت لا دعاء همو أم وكالنا دعاء كردنو بضر كردنا خوايا همو ما بضر بكين خوا بلين خوايا استقامته بردوامي ما بيب بخشي خوايا أوي كتوبي كردو لو مانجا استقامي بيب بخشي أوي كشاكة كخوايا استقامتي بيب بخشي أوي كوازي لخرابي كنا خوايا يارمتي بدي كنشة توسر أو خرابي ما وصيا من إجازة جناب شيروك يقول لسر كاريجر يكاني استقامة بردوامي هر لو فرمودي بيغمري خوا صلى الله عليه وسلم روجك بيغمري خوا صلى الله عليه وسلم لبير كرنو لو همو إيشو آزاري كروبرويها ولا برزكانيا بيتوا لسيبري كعبي بيروز دا لسر عباكي راكشاوا خبابي كري أرتي هاولي برزو برز ديتا لاي بيغمري خوا صلى الله عليه وسلم وكو دلصوز حكيمك داواي نصرتو سربرزي وسركوتني ليدكا ئەمە لە کاتێک دا هێشتا داری ئیسلامەتی نەگەڵای کردووە و نەگوڵی کردوتە نەچرۆی کردووە تاوەکو داوای میوەیەکی پێگەی و بە چێژی لێ بکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆری پێ ناخۆش دەبێ و تەنانەت یەکێک لەو وێزگە گرنگانەی ژیانی کە ڕوخساری بەڕێزیان سوور هەڵدەگەڕێ ئەو وێزگەیەتی لەگەڵ خەبابی کوڕی ئەرەتی هاوڵی بەڕێز. با 25 ساڵ دوای ئەوە بچینە شاری مەدینە لە سەردەمی خلافەتی ئیمامی عومەرە کە لە پەنای کەعبە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەباب دەنێرێتەوە و پێی دەڵێ خۆڕاگر و خاوەن ڕاوەستاوی و ئیستیقامە بن چونکە سوێن بەو کەسەی گیانی منی بەدەستە خوای گەورە ئەم دینە بە شێوازێک سەردەخا کەوا شوان یام سوارێک لە حەزرەمەوتەوە چێ بۆ یەمەن یا لە یەمەنەوە چێ بۆ حیجاز ترسی لە هیچ نییە لە خوای گەورە نەبێت. دوای 25 ساڵ لەم ڕووداوە لە سەردەمی خلافەتی ئیمامی عومەردا ئیمامی عومەر لە خەباب دەپرسێ ئەی خەباب چ شتێکی سەردەمی جاهیلیەت هەیە کە لە بیرت نەچێتەوە؟ ئەفەرمێ ئەی ئیمامی عومەر کاتێک کە من مسلمان بووم و ئافرەتە خاوەنەکەم زانی کە من مسلمان بووم منیش کۆیلە بووم لای ئەو ژوورێکی پڕ لە سکڵ یان پڕ لە خەڵوزی گەشاوەی ڕاخستە بوو و منی پشت ڕوت کردەوە و بە پشتا ئەم سەر و ئەوسەری ژوورەکەی پێکردم هەتاوەکو چەوری جەستەم تیا هیچی تیا نەما و وەکو ئەڵێ سکڵەکانی کوژاندەوە بە شێوازێک ئیمامی عومەر فەرمووی ئادەی کوا پشتم نیشان بدە فەرمووی بەخوا پێم خۆش نییە شتێک لە پێناوی خوادا تووشم بوو بێ من ئێستا پیشانی تۆی بدەم فەرمووی بەخوا بێ پیشانمی بدەی کە ئیمامی عومەر سەیری پشتی خەبابی کرد بینی وا پشتی زۆر گرمۆڵە و گرنج بووە وەکو هاوشێوەی پەنجەکان کە بیانکەی بەنێو یەکدا پاشان ئیمامی عومەر پشتی خەبابی ماچ کرد فەرمووی پشتێک لە پێناوی خوایە ئاوای لێ هاتبێ شیاوی ئەوەیە خەلیفەی مسلمانان ماچیکە. بینەرانی بەڕێز داواکارین لە خوای گەورە لەم مانگی پیرۆزی ڕەمەزانە و لە تەواوی کاتەکانی تردا بمان کاتە کەسێکی مستەقیم و ئیستیقامە و خۆراگری و ڕاوەستاییمان پێ ببەخشێ لە بەرامبەر چێژە دنیایی و سەروەت و سامان و پلەپای دنیاییدا دامەزرا و خۆراگرمان بکا و بەسەری بەرزەوە بمانگەێنێتەوە بە خزمەتی پێغەمبەرە بەڕێزەکەی و زۆر سپاس بۆ مامۆستا سەربەز جەباری کە تا ئەم کاتە لە خزمەتیا بووین و مادوومان کرد هیوادارین خوای گەورە پاداشتی ئەویش و ئێوەش و منیش بداتەوە و تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە میێرەبانتان ئەسپێرم پاش ناوبڕێکیش کۆتا ئەڵقەی پێشبڕکەی نیشتیمانی بۆ جوان خوێندنەوە و دەنگخۆشی قورانی پیرۆز پێشکەشتان دەکرێت پاش ئەم ناوبڕە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. Made
خرمەی دێ خواردن دێت و خرمەی دێت خەیانە نا خرمەی دێ کەواتە گێدەرە گێدەر خرمەی دێ نانی گێریە میزەڵانە لوسی عشقرەی کەودەی تربی دەرکێنا خرمەی دێ لوسی بخۆشان هەڵتەکێنا خرمەی خۆشە و تەمی خۆشە و بۆنی خۆش جەپسی لوسیم زۆر کڕیوە بەشی تۆ خرمەی دێ خرمەیە جەپسی لوسی کۆمپانیای سەمە سومر کۆمپانیای سەمە سومر بۆ بەرهەمی شیرەمەنی ئەوروپی کۆمپانیای سەمە سومر تاکە بریکاری باوەڕپێکراوی شیرەمەنی ئەوروپیە لە سلێمانی بۆ سەرجەم مارکەکانی ڕۆنا و IBC بە تام و تەندروست یەکجار تاقی بکەرەوە بۆ هەمیشە بێتە هاوڕێی خوانەکانتان ناونیشان سلێمانی تەنیژ مزگەوتی گەورە کۆمپانیای سەمە سومر خەلقی تامێکی جیاواز بنۆشە لامینەت و تەختەی ئەرزی تورکی AGT باشترین تەختەی ئەرزی تورکیا با بارزترین کوالیتی دروستکراوە پێکاتوە لە چەند مواسەفاتێکی بەرز ئەستوورەکەی 8 ملم و 10 ملم حاشیەکەی لە ڕەنگی خۆیەتی ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک محمود بەرامبەر بەنزیخانەی بینایی پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 0 955 76 50 0 955 76 60 کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگەربوونەوەی قەیرانی دارایی بەیزا بە هەمان شێوەی ساڵانی پێشوو بەردەوام دەبێت لە فرۆشتنی کاڵاکانی باقیستی هەشدەمان تاقمی ژووری میوانی مۆدێرن و کلاسیک بە باشترین کوالیتی ژووری نووسنی دوونەفەری سێتی نان خواردن ژووری نووسنی گەنجان هەموو پێداویستەکانی مۆبیلیاتی ئۆفیس و هەروەها دروستکردنی کەوانتەر بە نوێترین دیزاینی تورکی و جیهانی دانانی پارکێت و دروستکردنی جەرگا و پەنجەرەی PVC بەیزا مامی هاوڵاتیان پاکەرەوەی ڤەتەن پاکەرەوەی ڤەتەن بۆ پاکردنەوەی قاپ کەفێکی زۆر و بۆنێکی خۆش خاوێنکردنەوەیکی تەندروست تایبەتمەدی پاکەرەوەی ڤەتەن یەک دانە لە ڤەتەن بەرامبەر 3 دانێ لە پاکەرەوەکانی تر پاکەرەوەی ڤەتەن بۆ پاکردنەوەی مافور و فەرش و مۆکێت دوای خاوێنکردنەوەی بە گەسکی کارەبایی ڤەتەن گشت لە کەوپیسی چەوریەک لا ئەدات و نوێ ئەکاتەوە بۆ ئەم بەهارە با جلوبەرگەکەت بە پاکەرەوەی ڤەتەن نەرم و بۆن خۆش بکرێت تا جیاواز بیت خانمی بەڕێز بۆ ڕیمەجاری هەراسانی کردویت لە جیران پاکەرەوەی ڤەتەن بە دڵنیایی بەکاربێن قەنەفە و مێز و کورسی و گشت پێداویستەکانی ناوماڵ بە پاکەرەوەی ڤەتەن پاچیان بکەرەوە بۆ یەکەم جار لە کوردستان و عێراق فاسی ڤەتەن بە بۆنی خۆش گەیشت بۆ ئەوەی جلوبەرگەکانت بێ لەکە و هەمیشە پاک بێت فاسی ڤەتەن بەکاربهێنە پاکەرەوەی ڤەتەن بۆ خاوێنکردنەوە و لادانی چەوری سەرتەباغەکانتان کە هەمیشە جوان و تەندروست دەبێت پاکەرەوەی ڤەتەن بۆ خاوێنکردنەوە و لادانی کلسی کتری و چادان و مەخسەل و بانیۆ کە خەونی زۆری ئافرەتان بوو ئامەشمان چارەسەر کرد بە مارکەی ڤەتەن پاکەرەوەی ڤەتەن لە سەرتاسەری تورکیا بەکاردەهێنرێت چونکە باشترینە ئەوانەی ڤەتەن بەکاردەهێنن هەرگیز نایگۆڕن دووبارە دەیکردنەوە نرخی گونجاو و باشترین کوالەتی پاکەرەوەی ڤەتەنە خاوەن چەندین بڕوانامەی نێودەوڵەتی لە سەرتاسەری جیهان بە هەمیشە ماڵەکانتان خاوێن و بۆن خۆش و تەندروست بێت بە پاکەرەوەی ڤەتەن گەر بە دوای کوالێتێکی بەرز دەگەڕێی بەرهەمەکانی پاکەرەوەی ڤەتەن بەکاربهێنە پاکەرەوەی ڤەتەن ماڵەکانتان بە خاوێنی دەهێڵێتەوە سیرکەن ئۆ بەدڵی نەبوو ئەم خاتوونە ویستی خواردنێکی خۆش دروست بکات بەڵام هاوسەرەکەی دیسان ڕازی نەبوو هەوڵیە زیاتر فێر بێ و شتی تر تاقی بکاتەوە بەڵام دڵنیا بوو ئەم جارە خواردنەکەی خۆش دەرەچێت ڕێگای زۆری تاقی کردەوە و سوودی نەبوو تا لە ڕیستۆرانتەکەی شێفکاوە نانیان خوارد و سەرسام بوون بە خواردنەکانی پرسیاریان لێ کرد سەرچاوی ئەم تام و چێژە چییە؟ ئەویش بانگی کردن بۆ چێشخانەکەی خۆی و بەرهەمەکانی ئەسپی ڕەشی پێناساندی ئەو زۆر گرنگی بە کوالیتی خواردنەکانی ئەدات و هەر بۆیە پێی وتن بەرهەمەکانی ئەسپی ڕەش بەکاردێنم
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام، خۆشحاڵین دوای ناوبڕێ گەیشتنەوە بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست بۆ پێشکەشکردنی بڕگەی دووەمی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان کە بریتە لە پێشبڕکەیەکی نیشتیمانی بۆ جوان خوێندنەوە و دەنگخۆشی قورئانی پیرۆز. وەک لای ئێوە شارەزایە ئاگادارن کە ئەمڕۆ دوو کۆتاهەمینی پێشبڕکێکاران یام دوو کۆتاهەمین بەشداربووانی بەڕێزی پێشبڕکێکە لە ستۆدیۆن و ئەمڕۆ کۆتاهەمین ئەڵقەی بەرنامەکەمانە بۆ بەشدار بۆ بەڕێزەکانمان کە ئیدی سبەینێت تەنها لیژنەی بەڕێز لە ستۆدیۆ قسە و بازەکەن لەسەر تەواوی بەرنامەکە بە درێژایی مانگی پیرۆزی ڕەمەزان و هەندێک ڕێوشوێن و کاری قسەی تریش لە بەرنامەی سپێنێدا دەکرێت. ئەم ڕۆژ دوو بەشدار بووی زۆر بەڕێز و خۆشەویست کە لە شاری هەولێری پایتەختی کوردستانەوە تەشریفیان هاتووە، هەر یەک لە بەڕێزان کاک جەلال یوسف حسێن و کاک وەلید حەسەن حەمەد ئەمین کە ئەمڕۆ ئەمان دوو کۆتاهەمین بەشداربووی پێشبڕکەی نیشتیمانی بۆ جوان خوێندنەوە و دەنگخۆشی قورئانی پیرۆزن. سەرەتا دەچینە لای لیژنەی بەڕێز بزانین چه قسە و سەرنج و ڕایەکیانەیە بۆەوەی دواتر گوێبیستی قورئان خوێنی هەریەک لەو بەڕێزانە بین. کاک دکتۆر مەحموود لە جەنابتەوە سڵاوی خوای گەورەت لێبێت و چه قسە و سەرنجێکت هەیە؟ سڵاوی خوای گەورە لێ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ئەپارڕێمەوە لە خوای گەورە ئەم چەند ڕۆژەکە ئێمە لەم بەرنامەیە لە خزمەت ئەو قورئان خوێنە بەڕێزانە و لە خزمەت بینەران و بیسەرانی بەڕێزدا بووین. توانی بێتمان تیشکێک بخینە سەر هەندێک بابەتی پەیوەست بە قورئانەوە. دیارە ئەم مانگە مانگی قورئانە و سنەتی پێغەمبەری خوا بۆ صلی الله عليه وسلم کە لەم مانگەدا ختمی قورئانی کردووە. جوبرائیل عليه السلام مراجعەی قورئانی پێ کردوێتەوە هەموو ساڵێک جارێک، تەنها لە ساڵی وفاتیا ساڵی پێش وفاتیا دوو جار قورئانی پێ مراجعە کردوێتەوە، کەواتە ئەم مانگە ناسراوە بە مانگی قورئان و زۆرێک لە زانایان لە مانگەکانی تر ئەگەر دەرسی تریان هەبوێت لە مانگی ڕەمەزانە تایبەتیان کردووە بە قورئانەوە و خۆیان تەرخان کردووە بۆ قورئان. هەر بۆیە ئێمەش پێویستە ئەم مانگەمان کردبێ بە پیاداچوونەوە بە قورئانەکەماندا. ئەگەر دیارە لەم تێبینی ئەم مامۆستا بەڕێزانەی لیژنەی پێشبڕکێکەوە یا لیژنەی ئیختیبارەکەەوە ئەگەر هەستیان کردبێ نەقسێک هەیە لە قورئان خوێندنەکانە با بچن مامۆسای شارەزا و بتوانە بدۆزنەوە و بتوانن ئیستیفادەیان لێ بکەن تا خۆیان زیاتر بتوانە بکەن لە خوێندنەوەی قورئانەوە. بێگومان ئەم بەرنامەی ئینشاڵڵا وای کردووە کە بە هەمان شێوە سوودێکی گەیاندبێ بە قورئان خوێنان و بە بیسەران لەو یا بینەران ئەوانەی کە متابعیان کردو بۆی بزان تێبینی قورئان خوێنیان لە چی زیاتر هەڵاکەن و خوای گەورە هەموو لایەک موفەقکە و خوای گەورە جەنابی سەرکەوتوو کە خوای گەورە پاداشت بداتەوە. برای بەڕێزمان کاک شێخ حسێن دێمە خزمەتی جەنابتان. سڵاوی خوا لە هەموو لایەک. بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على سيدنا مولانا رسول الله وعلى آله وصحبه أجمعين. من شروع برای عزیزم کاک دکتۆر محمود داوای دوعای خێرمانەیە لە خوای گەورە و پەروەردگار ئینشاءالله ئەم کارەی کە کردومانە لە میزانی حەسەناتمانە قبوڵی کا و بە ئەعمالی صالحە لێمان وەرگرێ و ئینشاءالله چونکە ئێمە ئینشاءالله نیەتمان تەنها بۆ خوا بووە، ویستومانە شتێک زیاتر ڕوون بکەینەوە دەربارەی قورئان بۆ ئەوەی وەکو ئەوترێ کە قورئان تەجوید صون اللسان عن الخطأ في قراءة القرآن الكريم پاراستنی زمانە بۆ هەڵە نەکردن لە قورئان و ئێمەش هەدەفمان هەر ئەوە بۆ ئینشاءالله ئەگەر هەر بەڕێز و هەر خۆشەویستێکیش بە شێوازێک لە شێوازەکان بە نوعێکی تر تێگەیشت بێت لەمەی کە ئەگەر سەر نەکەوت بێ و ئەگەر دەرنەچوویەوە ئەگەر شتێک بووبێ ئەم حاڵەتە طبیعیە خۆشەویستان. لەبەرەوە ئەمە پێشبڕکێ، ئەمە مەحفەل نییە، ئەمە کۆنسێرت نییە، ئەمە پێشبڕکێ. پێشبڕکێ بە ناوەکەی خۆی بەخۆیەوە، یعنی یەکێک پێش ئەکەوێت لە پێشتەوە. خوای گەورەش فەرمێ وفی ذلك فليتنافس المتنافسون. لەبەرەوە ئەکرێ من سەر نەکەوم جەنابەت سەرکەوی، زۆر طبیعیە. معنای ئەوە نییە ئەوەی کە سەر ناکەوێت دەنگی ناخۆشە، نە لەو کاتە ئەم بۆی نایە لەوە چێ لە هەندێک ئەحکامی تیلاوە و تەجویدا هەندێک هەڵەی ورد بکە لە سەوتا بیکە. طبیعیە منیش بیکەم، جەنابیشت بیکەی، هەمومان بیکەین. وەکو برای ئازیزم کە دکتۆر ئیسماعیل لە ئەڵلقەکانی پێشووترە لەم بەرنامە و پێشبڕکێیە
زۆر ڕوونی کردەوە زۆر ئاشکرا کە باسی ئەوەی کرد کە ئەمە ئەکرێت طبیعیە جەنابیشی و منیش و هەموو ئەو بەڕێزانش کە ئەهلی قورئانن کەمال لە قیرائەتی قورئانە بۆ کەس نییە زۆر کەس ئەوانەی کە اهتیمامەدەن لەو ڕۆوە ئەکرێ ناو بەناو هەر ئەو هەڵەیە دووبارە ئەبێتەوە ئەکرێ بۆ هیوادارم کەس بە سنگێکی فراوانەوە ئەومان لێ وەرگن و کەس بە شێوازێکی زۆر باش لەم هینە تێنەگا خوای گەورە ئینشاءالله لە هەموو لایەک طاعەت و عیبادەت قبول بەڵێ زۆر باشە كاك دكتور إسماعيل قصي جنابت شيء بيلم برنامج ده. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. والله برزانا مع شان بوداك أما بيجبركية وطبيعتي بيجبركيش بتعيبتي أم برنامج إما سوشتي برنامج كواك أبي ملاحظات بدري. أول شيء كلا شوناي انترزيات الكراوة بجداروها سوا قرآني خندود ويتانا فرمودانيشا. بەڵام لای خۆیان کۆمەڵە ملاحەزاتیان نووسیوە ئێمەش ئەینووسین بەڵام ئێمە لەگەڵیشیە ئاماژە بە هەڵەکانە دەین و چەند ئیسفادەیەکی ئەمە بەڕاستی یەکەم بۆ ئەوەی بەشدار بوو بزانێ خەلەلەکانی لەکوێیە نەک دوای تەلەفۆنکەوە بڵێ ئەرێ باشە من لەکوێ دەرەجەم لێشکە نمرەکانی من لە چیا ڕۆشن خۆشم نازانم وایە یان نا دومیش بەڕاستی بینەرانی بەڕێز و خۆشەویستیش ئیسفادەی لێیەکەن وەکو زیاتر وەکوی بەرنامەیەکی پێشبڕکێیە لە هەمان کاتە بۆ لایەنە تعلیمێکەش بەتەکید خەڵکێک دانیشتووە ئیسفادەی لێەکە کاتێکش ملاحەزاتی زۆر و دباز ئەکرێ نابێ وا تێبگەن بینەرانی بەڕێز و خۆشەویست کە ئەم بەشدارۆ بەڕێزانە ئاستیان لاوازە نەخێوانیە ئەو تێبینی ملاحەزاتە وردانە لەسەر منیش هەیە لەسەر کاک شێخیش هەیە لەسەر مامۆستا مەحموودیش هەیە لەسەر مامۆستایان تریش هەیە بە تایبەتی مانای ئەوە نییە کە ئەو کەسە نایزانێ بەڵێ ئەو کەسە کاتێک قورئانە خوێنێ ئەبێ مڕاعاتی کۆمەڵی لایەن بکات لەبەرەوە ئاساییە ئەگەر لە هەر هەمویان نەگاتە کەمالیەت ئەمە طبیعەتی قورئانە هیچ کەسێ ناتوانێت بگاتە ئەوەی کە بڵێ من سەوتیشم لە پلەی یەکەمایە ئەحکام لە پلەی یەکەمایە هەناسەدام لە پلەی یەکەمایە بە هیچ شێوازێ ئەمە بۆ هیچ کەسێک دەست نادا وەکو تێبینی ئینشاءڵڵا هیوادارم ساڵانی داهاتووتر بە شێوازی باشتر و جوانتر و چۆنەڵی شێوازەکەی بگۆڕێت لەم بەرنامەی ئێستا باشتر پێشکەش بکرێت خۆی گەورە جەنابیشتان سەرکەوتوو بکە ئێوەمان بۆ بێڵێ دکتۆریا ئینشاءڵڵا بینەرانی بەڕێز و خۆشەویست وەک گوتمان دوو بەشدار بووی بەڕێزی ئەمڕۆ کە دوو کۆتا هەمین بەشداربوون لە شاری هەولێرەوە تەشریفیان هێناوە سەرەتا ئەچینە لای برای بەڕێزمان کاک وەلید حەسەن حەمەد ئەمین کاک وەلیدگیان زۆر بەخێر بێ و خوای گەورە پاداشتی بەخێر بداتەوە ئینشاءڵڵا زۆر بەخێر بێ ئەو بەشە قورئانی کە بۆ بەڕێزتان دیاری کراوە ئەگە سوورەت و ژمارە ئایەتەکان دیاری بکەیت و پاشان گوێبیستی جەناب بین ئەگەر ئامادەبی زۆر سپاس دەکەین سوورەتی بەقەرە لە ئاەتی 30 تاکو 37 بەڵێ ئامادەی کاک وەلید فەرموو براکەم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة قالوا أتجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء ونحن نسبح بحمدك ونقدس لك قال إني أعلم ما لا تعلمون وعلم الآدم الأسماء كلها ثم عرضهم على الملائكة فقال أنبئوني
أنت العليم الحكيم قال يا آدم أنبئهم بأسمائهم فلما أنبأهم بأسمائهم قال ألم أقل لكم إني أعلم غيب السماوات والأرض وأعلم ما تبدون وما كنتم تكتمون وإذ قلنا للملائكة اسجدوا لآدم فسجدوا إلا إبليس أبى واستكبر وكان من الكافرين وقلنا يا آدم اسكن أنت وزوجك الجنة وكلا منها رغدا حيث شئتما ولا تقربا هذه الشجرة فتكونا من الظالمين فأزلهما الشيطان عنها فأخرجهما مما كانا فيه وقلنا اهبطوا بعضكم لبعض عدو ولكم في الأرض مستقر ومتاع إلى حين فتلقى آدم من ربه كلمات فتاب عليه إنه هو التواب الرحيم قلنا اهبطوا منها جميعا وإما يأتينكم مني هدى فمن تبع هداي فلا خوف عليهم ولا هم يحزنون صدق الله العظيم. خی گەورە پاداشتی بەخێر داتەوە برای بە ڕێزمان کاک وەلید و دەنگە دەرخۆش بێ ئینشاءالله. کاک شێخ حوسێن سەرەتای مەلای جەنابت شێوازی خوێندنەکەی کاک وەلید پێم وابێ عێراقیانە و بۆەوەی هەر لە سەرەتاوە باسێک لە شێوازی خوێندنەکەی بکەیت و
پاشان ڕاو سەرنجەکانتی لەسەر دەرببڕی. بەڵێ خۆی گەورە پاداشی کاکەوەلید بداتەوە ئینشاء الله. طبعا مدرسة عراقي لقل مدرسة مصرية جاية. مدرسة عراقي عادة قراري كما دائما كدس بيكا بونمنا أعوذ بالله من الشيطان الرجيم طبقي جواب دس بيكا يعني وكو مصري كان يلا أعوذ بالله من الشيطان الرجيم سيم طبقة كلا قال أو طبقة أو بيودر السلمي صوتي أو سلمي أو برستلمي زور أما طبعا خللناك خاطر تلاوة كي كاكا وليدو شون كمدرسة عراقي خويوايا لبرو بجواب دسي فيك بيودر طبقة جواب وكو خلل تلاوة كي كاكا وليد إن شاء الله هيك خللني بلام هندق ملاحظات وتبيني من هي لوعل إنك أنت العليم إلا ما علمتنا الياك وستا نشاز خروج صوتي بيوتر النشاز أم دنجه هم جاري موتو معنا النشاز بريتي لو دنجي كلا قال لو دنجي بيشوتريا يجناجرنوا دنجي كي مغايرة يتناو يعني بيوتر الصوت غير لحني الصوت اللحني كوتش بس صوتك غير لحني هروها النشاز لا أنبئهم بأسمائهم لو تقريبا فأزلهم الشيطان تابوا أمانة هيبو إن جاء الدعاء أو أبوايا أو عايدي كدكتور إسماعيل وكدكتور محمودة أبوايا لأنه هو التواب الرحيم طوابي بكرداية چونك آياتي سيوحوت كوتا آياتي جنابته نأبي آيات دعاء أو بخوني هندق مسابقاتي دولي هي يعني محلي هي أجر آياتي زيادة بخوني درجة لي أشكنن ألين الزائد كالناقص واحسبي بوكا نابي آياتي زيادة بخوني جنابة خود كجماركة خون دوت لآياتي سي تاسي وحوت واتي كيف ما تاسي بلا زور كذا كذا أو هلايوا بلام إن جا دعاء طريقي تواو كردني تلاوة عادة لمصرية ولا لعراقية يك أجرنوا بون منالتي إنه هو التواب الرحيم كطوابك طريقي طوابنا كان ليك شيء وكل مصري كيش عين الله شيء إنه هو التواب الرحيم عين يعني يك آستا أو بوشي ويطوابك بس أم تقريبا وانبو وكو مقامات بياتي خوين تقريبا جبوري خوين جبوري فرعك لبيات فرعك لحركة كادرك جبوري عجمي خوينت شوارقاي خوينت صباي خوينت للصبا تقريبا شيء ومنصوريكي خوينت دعاي هاتو حجاز دعاي شو صبات دعاي شو حجاز هم شو حجاز ديوان دعاي بيات ام اماني خوينت بلام باشتر وايا برزان همو خوشويستك لهر مسابقه دس بيكا دو جور مقامات يني خوينه دائما اصلك بقرا وفرع مخونه يعني توب بيات بخونه نهاوند بخونه سيقا بخونه هواية أشياء قراءة تركيبية أخوانية لجنة تحكيمي مسابقين ودولة إيران باش كرا أخوان برون كنويان دابا بيجبركي كاركان وتيان كاكا قراءة تركيبي نابا بخوان ريه قراءة تركيبي حقي مقامك أخوة بونمونه وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة أما توبة ببعد بخواني أو وإذ قال ربك بشويك أخواني للملائكة مقامك لو شيء أما حقي مقامك أفوتيني لبر أواه نابي مقامات تركيبي دو فرعيات مخوانن عادة محاولة بكن نعلم هرمي خوانه با هد بيبونمونه أزاني لنا هاوندا كرد خوشة لقل كردا نزيق بيتوا أما كيشينية أما جاري فرعياتي تر مخواني سلتي لاوكي خود تيك دي حقي مقامك خود نادي هو دار إن شاء الله خوي قرسر كوتوتكاو زياتر برو بيش بشيلا خوندني قرآني في إن شاء الله زور سپاس كاك شيخ حسين براي برزمان كاك دكتور محمود بزانین قسەی جەنابیان لە بوارەکەی خۆیدا لەسەر خوێندنەکەی کاکە وەلید چییە؟ دوای خێرمان هەیە بۆ کاک وەلید ئەڵێن دەستت خۆش بێ و دەمت خۆش بێ خوا موفەقت کە دیارە هەموو جاری وتمان ئەم تێبینیانە بۆ دەوڵەمەندکردنی زانیاریەکانی بەڕێستانە و بیینەرانیشە لە قورئاندا ئاەتی وا هەیە دوور و درێژە علاماتی وەقفی تیان نییە یاخود تیای بێ کەمە جاری وایە شوێنی گونجاوی وای تیان نییە لەم کاتە چیەکەی قورئان خوێنیا بێ مانا بزانێ شوێنێک بدۆزێتەوە بە مانادا کە گونجاو بێ بۆستان یاخود
متابعی ئەو کتێبانە کە زانان بە ئیجتیهادی خۆیان زانا پایەبەرزەکانی سەلەف لە بواری وەقفی ابتیدادا دایانناوە و ڕێنوێنی قورئان خوێنەکەن کە لەکوێ بۆستێ گونجاوترە. زۆر جار نەدۆزینەوەی شوێنی گونجاو بێتە ماوەیە کە تۆ ماندوو ئەبی لە خوێندنەوەدا، چونکە شوێنێک لە زیاترە خوێنی مەثەن کە زیاترت خوێند هەناست پێ نامێنێ یاخود ناچارەبی هەندێک وەقفە بکەی. جۆرێک وەقفەکەی جەنابەت لە هەندێک شوێندا وەقفێکی کەم هەندێک قورئان خوێنێکن لە وەکووتمان لە مەحفەل شتێن قورئان خوێنە عێراقیەکانێکن، بەڵام نابێ ئەو دەنگ بڕانە ڕوو بدا لە خوێندنەوەدا، واتە سەوتەکەت ئەبڕێ لە نەختێکە، ئەو مەسەن مەسافەیەکی کەم ئەڵێ حەیث شئتما ولا تقرب، یەک تۆز وەستانێکەکەی لەو بینەدا نەوەقفە مثلا ڕۆشتنە، یعنی ئەبێ سەوت نەبڕێ، ئەلیفەکەت تەواو بوو یەکسەر بە دوایە واوەکە بێ. بۆ نمونە حاڵەتەکانی وەقف یەکەمیان لە جەنابەت لەوە نەحن نسبح وەستایت کە مناسبتر ئەوە بوو لەوە یەسفیک الدیما بوەستی کە علماءانی وەقف ابتداء فەرمونەوە کۆتایی ئیستیفهامەکە، يعني قالوا أتجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء، استفهامەکە تەواو بوو. ونحن نسبح بحمدك ونقدس لك، ئەتوانی ڕاستەوخۆ بە دوایە دەست پێ بکەیتەوە. آتي دوای ئەوە ثم عرضهم على الملائكة فقال أنبئوني، ئەتوانی ثم عرضهم على الملائكة دواتر ئەگەر توانی ثم عرضهم على الملائكة لێوە ئێڵیتەوە یاخود هەر فقال أنبئوني بأسماء هؤلاء ئەوە مناسبترە، ئەمان مناسبترە لەوەی جەنابەت. حاڵەتی سێهەم بۆ نمونە لە جەنابەت لە ئاەتی 35 دا وقلنا يا آدم اسكن أنت وزوجك الجنة خوێنتەوە هەتا ولا تقربا هذه الشجرة، لە کاتێک ئەتوانی دوای گەڕایتەوە مثلا ولا تقربا هذه الشجرة، ئەتوانی مثلا أنت وزوجك الجنة لێوە بۆستی يا وكلا منها رغدا حيث شئتما، علماء فمن جائزة لێوە بۆستی، ڕاستە علامەتی لەسەر نییە لە قورئاندا، ڕاستە جەنابەت لە مصحەفەکەدا نایبینی، بەڵام علەمان بە ئیجتیهادی خۆیان فەرمیان لەو شوێنانەدا دروستە بۆستی. تەنانەت ئەمەی حەیث شئتما یەکێک لە زانانە فەرمێ ئەگەر هەتا بۆ سەراحەتە باسێکا فەرمێ ئەگەر ئینسان نەفەسی پێ نەما قورئان خوێن ئەتوانێت لە لێرەدا بۆستی بەبێەوەی بگەڕێتەوە سەر پێش خۆی، ینی بەبێەوەی بگەڕێتەوە سەر پێش خۆی توانی ڕاستەوخۆ بە دوایە دەست پێ بکەیتەوە. کەواتە ناڵین وەقفەکانی جەنابەت وەقفێکی نامناسب بوون یان قەبیح بوون، بەڵام مناسبتر هەیە. ئێستا توانی بڵێم علەما خۆشیان فەرموون وەقفە مناسبە، بەڵام لەو مناسبتر یا ئەنسەبتر یا ئەصلحتر ئەوەیە کە لە فڵانە شوێندا بۆست. عموماً یعنی ناڵین شوێنەکانی وەستانەکانی جەنابەت قەبیح بوون، بەڵام شوێنی گونجاوتر هەبوون لە هەندێک شوێنەکە هەڵ بژاردای ڕەنگە بۆ نەفەسەکەت باشتر بووە و ئاەتێکی زیاتریش خوێندەوە خوای گەورە موفەقەکە و سەربەرز بێت. زۆر سپاس کاک دکتۆر. دەچینە لای برای بەڕێزمان کاک دکتۆر ئیسماعیل. بسم الله الرحمن الرحیم. دەست خۆش بێ کاکە وەلید. طبعا کاکە وەلید سەوتی خۆشە، لە ئەحکامیشە ئەحکامی تەجویدە حاوەلەی کردووە تەئشیدم، بەڵام ئەوەی جێگای تێبینیە و ئێمە ناخۆشە زیادکردنی ئەلیف و لامە بۆ ئادەم. ئادەم ئیسمی عەلەمە، ئەلیف و لامێکە بۆ زیاد کرد وعلم الآدم الأسماء، بم شێوازە خوێنتەوە، دوایش خۆ دوێ لێگریتەوە چێتە بابی لەحنی جەلیەوە وعلم الآدم الأسماء. ئەبێرەوە ئەبێ عادەتەن نەسانەوەی پێشتر کە پێتانەوێ بێ حازیری کەن لەبەرەوەی لەحنی جەلی زیادکردن کەمکردن گۆڕینی حرەکات یاخود هەندێک جار صیفەتێک دەستکاریەکەی حرفێکەیە بە حرفێکی تر، ئەمانە هەمووی کە معنای تێکدا کە بینای کەلیمەی تێکدا مەقبول نییە. بەنسبەت ئەحکامی تەجویدەوە بەعموم ئاگداری چی بە لە کاتی یائی مەدیە خۆی چۆنە ئەڵێ انخفاض الفك السفلي شەوی دێ حاولەکە بەس بەنمونە دای بزن إن كنتم صادقين ياك بعوابه أما يكم محاولة بك هندي جار أقصى حلق قرق بكارمين لكاتي قرآن خونا مقصد بنمونا ومتاع إلى حين هستكي ياك زور جار صوتك أجيته قرق ها قالوا كرنيتي تيايا باش أقداري أو با بالنسبة لمخرج بيتي فاء وأقدار با فاء كانت بتايبتي كدستي بي أكي با صفتي همسكي واضح بيت أقل صفتي همسكي واضح نبو زور جار لبروي بيتي فاء لشيو نزيكا لواو نزيكا دي كان مخرجا هل مخرج عشفة أخذ زور جار وكو في كردي ليدي فقال
فقال أقداري فقال وصلتي لقال بداية كدسبيكي فأكد صافي ترو جوان تربيه أقداري هني حركات باختلاف أعوذ بالله من الشيطان الرجيم رحمن الرحيم تايبتي لا استعاذك لا الشيطان الرجيم كنقل كل بين يود كلمة كسركي ونحن نسبح نحن جاي دوم كدست بيك دوا حقك هيشون علي ساكنيتك لدزدا توزك برو قلقل الروي هؤلاء إن طبعا لقراءة كانت تراشي من هي بابك ما نبيوتري اجتماع الهمزتين قدو همزة كوبونو شون يخوني تو ولا أبو عمري بصري باسي لحفصة ومعنية لحفظني بس لأبو عمري هي دوري السوسي بو أبي أقداري شي بالليرة لحفصة تحقيقي هردو مخرج من همزة كمان باشا يجب تحقيقهما شون يخوني هؤلاء إن هؤلاء إن أبي هردو في واضح كي أقدار با لإنك تسيلنك وإذ قلنا لامك ساكن ما بدوا عنون باشتر وايا إظهارك لامك يعني نيل دغم بيت لا مخرج بيتي ضاد شابه تايبتي وقلنا اهبطوا بعضكم لبعض ضن ضن نق ضن توزيوك ضائي لهذا قداري أوبا هيك كتيج لو أنا لهندي شوينا شن شوينك كم مراعاتي زمني قلنا كان النكري نابع عموم لصان وقلنا كانت مظبوط والله لتشن شوينا كان مقصبا منا بأسماء هؤلاء إن كنتم طيب قدر دو حركة هم يك مستوى أو دوانا أقداري أوبا زائدا ولكم في الأرض مستقر ومتاع عليه مستقر لقال الشيء مستقر أي بلود قلنا كيبات يا بيه هنا بعموم أحكام خراب نبوي خوي جورا موفقو سركوتو زور سپاس بۆ برای بەرزمان کاک دکتۆر ئیسماعیل کاک وەلیگیان جەنابەت چ قسە و سەرنجێکت هەیە ئایا شتێک هەیە بیڵێیت و پەیامێکت هەیە دەستخۆشتانێکم خی گەورە خێر پاداشتان بداتەوە کە بۆ ماندیبوونی ماگەی ڕەمەزانێ یانی ئێمەتان تەشجیعکردن هاتین بەرەو خزمەتکردنی قورئانە خێردام نووسیارە خی گەورە ئەمساڵتان زیاتر شو بأسمائهم لقال إلا إبليس زمانەکەی تێر نەبوو با نەڵێن دوای باسی و دوشوێنەشی نەکردووە پێشتی زۆر باسەکەی معقول نییە شتەکانی تر بەسەرمان نابڕوە خۆی گەورە سەربەرز و سەفراز دەکاتەوە خۆشەویست زۆر سپاس بۆ برای بەڕێزشمان کاک وەلید بینەرانی بەڕێز پێکەوە گوێبیستی چەند ئاەتێک لە قورئانی بەرز و پیرۆز دەبین و پاشتر دەگەڕینەوە بۆی گوێبیستی بەشداربووی دووەمی پێش بڕکێکەمان بین. بسم الله الرحمن الرحيم وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا
وإذا أنعمنا على الإنسان أعرض ونأى بجانبه وإذا مسه الشر كان يئوسا قل كل يعمل على شاكلته فربكم أعلم بمن هو أهدى سبيلا ويسألونك عن الروح قل الروح من أمر ربي وما أوتيتم من العلم إلا قليلا بەناوی خوای بەخشندەی مێرەبان دووبارە سڵاوی خوای گەورەتان لێ بە بینەرانی بەڕێز. ئێستا دەچینە لای کۆتا هەمین بەشدار بووی بەرنامەی پێشبڕکەی نیشتیمانی بۆ جوان خوێندنەوە دەنگخۆشی قورآنی پیرۆز کە دووەمین بەشدار بووی بەرنامەی ئەمڕۆشمانە کاک جەلال یوسف حسێن کە ئەویژە لە شاری هەولێرەوە تەشریفی هێناوە. کاک جەلالگیان یاخوا بەخێر بێ و خوای گەورە پاداشتی بەخێرتان بداتەوە. کاک جەلال ئامادەی بۆ قورآن خوێندنەکەت ئینشاءالله خۆت ئامادە کردووە باش چه ئومێدێکت هەیە کاک جەلال ئینشاءالله پشت بەخوا ئینشاءالله باش زۆر باشە. کاک جەلالگیان ئەگەر جەنابێت ئامادە بی ئێمە پێمان خۆشە لەگەڵ لیژنەی بەڕێزا گوێبیستی ئەو بەشە قورآنیە بین کە بۆ بەڕێزتان دیاری کراوە. سوورەتی ئاعرافی پیرۆز لە ئاەتی 138 تا 143 زۆر باشە فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وجاوزنا ببني إسرائيل البحر فأتوا على قوم يعكفون على أصنام لهم قالوا يا موسى اجعل لنا إلها كما لهم آلهة قال إنكم قوم تجهلون إن هؤلاء
قال أغير الله أبغيكم إلها وهو فضلكم على العالمين. وإذ أنجيناكم من آل فرعون يسومونكم سوء العذاب يسومونكم سوء العذاب يقتلون أبناءكم ويستحيون نساءكم وفي ذلكم بلاء من ربكم عظيم. وواعدنا موسى 30 ليلة وأتممناها ب10 فتم ميقات ربه 40 ليلة. وقال موسى لأخيه هارون اخلفني في قومي وأصلح ولا تتبع سبيل المفسدين. ولما جاء موسى لميقاتنا وكلمه ربه قال رب أرني أنظر إليك. قال لن تراني ولكن انظر إلى الجبل فإن استقر مكانه فسوف تراني. فلما تجلى ربه للجبل جعله دكا وخر
فلما أفاق قال سبحانك تبت إليك وأنا أول المؤمنين صدق الله العظيم. خۆی گەورە پاداشتی بەخێر بداتەوە و دەنگت هەر خۆش بێ کاک جەلالیان یاخوا خۆی گەورە بیکاتە توێشی قیامەتتان ئینشاءالله. لە برای بەڕێزمان و کاک دکتۆر مەحموود دەچینە خزمەتی بەڕێزیان بزانین ڕاوسەرنجی چێ لەسەر قورئان خوێندنەکەی کاک جەلال. دوعای دەستخۆشی و موفەقیەت مێ بۆی و هیوادارم خی گەورە ئیخلاسی پێ بدا لە خوێندنەوەی قورئان و موفەقی کا بۆی ڕیا ئینشاءالله قەتێک دڵی قورئان خوێندنەکەی و ئەداکەی نەبێ خوازای خێرە باتەوە. دەنگێکی خۆش ماشاءالله مەساحەیەکی سەوتی فراوان. من مناڵ بووم لە هەندێک مسابقاتە مامۆستا جەلال مەبینی بەشداری ئەکرد، یعنی تەمەنم بچووکتر بوو لەبەرەوە ماشاءالله ینی مامۆستایەکە لەو بوارەدا. بەڵام من بە نیسبەت بوارەکەی خۆم و قسەی لەسەر بکەم جاری پێشوو لە هەندێک شوێنە ئەوەستانی کە ڕەنگە گونجاو لەبێم جاری ئیسیفادەی لە تێبینەکان بە دڵنیاییەوە کردووە ئینشاءالله لە برای خۆیەوە ئینشاءالله و تێبینیانت وەربگرە و وەرت گرتووە الحەمدولله. ئەم جارە پابەند بووی بە شوێنی وەستانەکانی ناو موسحەفەوە، یعنی ئەو علاماتانی لە قورئانە هەیە لەبەرەوە هیچ حاڵەتێکی تیا نەبوو کە جێی تێبینی جێی سەرنج بێ. دوعای خێرم هەیە وەڵام خی گەورە موفەقت کا و سەربەز بێ ئینشاءالله. و دیارە ئەوش یارمەتی دەرت بۆ لەوەی کە نەفەست ماشاءالله لە چاو هەندێک قورئان خوێنە درێژتر ئەتوانی و ئاەتە و مەقتع درێژانش بە سەرکەوتوانە بخوێنی. خوا موفەق کا و سەربەز بێ ئینشاءالله. زۆر سپاس بە بەڕێزت کاک شێخ حوسێن. دێمە خزمەتی جەنابت بزانم جەنابەت چی ئەڵێی لەسەر ئەو دەنگە خۆشەی کاک جەلال. دەستخۆشیمانەی بۆ برای ئازیزم کاک جەلال یوسف لە شاری هەولێر. ئاەتەکانیشی تقریبن تا ڕادەیەک قرسن، مدودی زۆر تایە و هەندێک کینی تایە، ینی بەڕاستی وشەکانی تۆزی سوورەی ئەعراف هەندێک قرسی پێوە دیارە. خوا موفەقیان کە ئینشاءالله دیارە خۆی ئامادە کردو بۆ ئەم خوێندنە. لە ڕووی سەوتیەوە طبقي سلم صوتي قرار وجواب وجوابي عالي قريب من جواب الجواب، يعني أو تقريبا شتي وين ما بوجه جوابي جواب خوندوتي دو كردو جوابي عالي هنا بلام يشتكي تل التلاوة كيا حسن الترتيب في أداء المقام، يعني ترتيبي مقام كان شون ده، يعني همو مقامك وكو أما جمان بيكر بيشتر زانا لو بوارالين كل مقام أو نغمة يجب أن يؤدى في 3 طبقات أو 3 سلم صوتية، وهي المنخفضة والمتوسطة والعالية. تقريبا أم ذاك أو قاعدة تطبيق كده خوا باداشي باته بلام أمج بدرني لو يكلا آلهة نشازبو كوستا قوم تجهلون تقريبا نشازي صوتي، يعني صوت لحنيكا بو خوشيهات كتشي لنونكا بيتوبا صوتي غير لحني. ولا ليلة تقريبا عيني شتكوت نشازوا وكو جانبي نغمي وترنم بياتي نواي خوينت والرستي خوينت سيقاي خوينت حجاز كار نهاوند شو رست شو نهاوند وشو بيات. خوا موفقیان کە ئینشاءالله تیلاوەیەکی باش و نەیەکی خۆش ئەدایەکی جوان. زۆر سپاس کاک شێخ. کاک دکتۆر ئیسماعیل زانم قسەی جەنابتان چییە؟ بەڵام دەستخۆشی مێ بە مامۆستا جەلال بەڕاستی قورئانێکی جوانی خوێند. وەزگار لە یەک شوێنە زەمەنی غونەکەی حەق پێ بدایە بۆی بموتە بەڕاستی لە زەمەنی غونە هیچ کێشەیەکی نەبوو. ئەویش فەتەممە میقات لەسەر ئەو میوە مشەدەدە نەمایەوە بە ئەندازەی پێویستە. ئینا لە زەمەنی غونە لە هیچ شوێنێکای کێشەی نەبوو، حەقی خۆی پێدا بە مەزبوطی. مامۆستایانیش تەئید مەکەن تەئکیدم. مامۆستا قورئانێکی جوانی خوێندووە لە ئەحکامی تەجویددا زۆر موفەق بوو. چەند شوێنێکی بەسیط وەکو تێبینیەک وەکو تاوکاریەک وەکو شتی زۆر ورد و کە ڕێم مامۆستا خۆشی گوێ لە خۆی بگرێتەوە بە تەئکیدم تێبینیانەی ڕەنگ بێ هەبێ. ئەویش پەیوەست نییە بەوەی کە مامۆستان نەیزانێ وەکو عەزم کردن. کاک شێخ کە باسی نەشازی کرد لە دوو شوێنە بەڕاستی من ئەیبەستمەوە بەچی بە تایبەتی لە لەیلەیە ئەیبەستمەوە بە نەفەسەکەوە.
ئاەتەکە دوو درێژ هەمووسا نەفەسی زۆر باش و بەڕاستی ئاگداری ئەم چەند تێبینیە بە یەکەم کۆتاییەکان زۆر باش بوو بە تایبەتی لە ئاخر ئاەتەکەوتەوە ئەنە ئەوەل المؤمنین ئەو نونە زۆر جوان بوو خۆزگا لە ئیستیعاذە بەسمەلەکە شامیمەکانی هابوو شێوازە بووتە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم شلون علي مخرجي ميم بوبل علي نالي أب أقداري أو توزق لصفة تفخيمة بتايبتي لراء كبدواء ألف بيت تفخيمة كي كامل نية إسراء باشا بمشي وازي بخوانا با خوشتري ببراسي تفخيمة كي ياخد لشويني ترى دي قد بين فسوف تراني ترى توزك تفخيمة كي بازيات البيت يعني اي كي بلام ناقة تحدي كمال ياخد لكلمة قالية مهما شاء لكن صوت سينو صوت شلا كوتايكاني قد قد بي طبقات الصوتي تقوري بلام العالمين باش بو بلام توزي اللي يعملون توزي درجات بيدا يعملوا أقداري أو بين العالمين طبقاش القوري بلام ندهش أو خلال دروز به لو إذ أنجيناكم بيتي ذلك حرفك رخوة ساكنة كاتك قريبة سرية من هستم كرت شلون عليك الكسي يجيب بسرعته يقول له شيء بتدوير يعني بحذر فينا وإذ أنج لسر ذلك بأندازي بيوزنا ما يتوها وإذ أنجيناكم بيتي ذال ساكنك بأندازي بيوز نمايتو فليك هبو لنطقي ذال ساكنك يا تنها وفي ذلكم بلاء توزي أو همزة كتنيوني ضمي لسرا بقوتر بيلي لبريو صفتي شدكي لدزنا بتايبتي كلبيش خوي حرفي مدهية وقراءكي توش نطقي توش لين يكو سهولتي كي ورقتوها هم جاري قالين كاتيك همزة بيشي حروفي مدهات أقول لها همزة كبير مجالي تسيليتي يعني اشتكان زور بسيط براسي بزلام لبري مسابقة و كوتاق وناغ أماجي بيكم وقال موسى لأخيه خوي بيتي خاءك كسريه كوتا مرتبة تفخيمة أما واي كرت توزيك لبر خاءك همزة كش التفخيمة كي بيوكها لأخي همزة كتوزي أو هناك يورد هنا بعموم ما وصات وانا مظلم لتجويدا زور مفقبو خوي يورس جنابش سركوتوك كاك جلاجان جنابت شخص وسرنجة كده وكو كوتا همين بجدار بوي ام بياش بركيه ان شاء الله بيت السرتا همين يعني ان شاء الله عند الصوشي لا برادر بريزان هذا كمان دوبني ما انك قال لي اخو دزان داتو خو باجري بادر لو ام بنسيو زۆر سپاس بۆ بەڕێزت کاک جەلالگیان بینەرانی بەڕێز من پێم خۆشە وەکو پێشکەشکارێکی بەرنامەکە لە کۆتا هەمین ڕۆژی پێشبڕکێکە دوو سەرنج و تێبینی یام دوو شت ئاماژە پێ بکەم ئێمە کە هاتوینەتە ئێرە یان ئەم لیژنە بەڕێزە هەمومان بۆ ڕەزامەندی خی گەورە ڕەزامەندی خی گەورە پاڵی پێوەناین کە بین لێرە لە خزمەتی قورئان بین و قورئان لە بری یان بە پێچەوانی کەناڵەکانی ترەوە قورئان بخەینە ماڵەکانی ئێوە حەقا مافی خۆمانە کە هەر بەشداربوویەکی بەڕێز ئێواران کە ڕۆژوەکەی ئەکاتەوە دوعای خێرمان بۆ بکە نەک لە کایە و بوارە جیاوازەکانە بۆ نمونە ڕەخنەمان لێ بگرێ یان دژایەتیمان بکە یان بۆ منە قسە و قسەڵۆک بخاتە شوێن هەر یەکێک لە پێشکەشکار بێ یان لیژنەی بەڕێز بێ لە کۆتایی بەرنامەی ئەمڕۆیە کە ئیتر پێشبڕکێکارە هیچ بەشداربوویە بەشدانان پێم خۆشە سوپاسنامەیەک لە ڕوانگەی ئەو فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دەفەرمێ هەر کەسێ سوپاسی بەندەکانی خوانەکە ئەوە ناشتوانێ سوپاسی خوای گەورە بکە سەرەتا سوپاس و ستایشێکی فرە بۆ خوای گەورە کە کردنیە ئەداتی قەدەری خۆی کە کردنیە ئەداتێ بۆ خزمەتی قورئانی پیرۆز سوپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست کە ڕۆژانە کاتەکانی خۆتان بە قورئانی پیرۆز ڕازاندەوە و بینەری بەرنامەی گوڵزاری ڕەمەزان بوون سپاس بۆ برای بەڕێزمان کاک حاجی فاروق عەلی بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ کە وەکو باوکێکی دڵسۆز هەمیشە هاندەر و ڕێنماییکار و یارمەتیدارمان بوو
و سەرکەوتنی ئەم بەرنامەیە تا ئەم ئاستە پشک و بەشێکی بۆ بەڕێزیان ئەگەڕێتەوە. برای بەڕێز و دڵسۆز و خەمخۆرمان کاک پەیوەند عومەر کە بەڕاستی لیژنەی بەڕێزی سەرسام کردووە کە لە نێوان ژووری کۆنتترۆل و ستۆدیۆیە بەردەوام بە هەڵەداوان بە ڕاکە و لە دڵسۆزی خۆیەوە هاتووە هەر لە چاکردن و ڕێکردنەوەی بۆین باخێکی ئێمەوە یان جلەکانمانە یان پاکردنەوەی ستۆدیۆ و بەستنی مایکێکەوە دڵسۆزی و وەفاداری خۆی بۆ بەرنامەکە دەربڕیوە خوای گەورە پاداشتی بە خێری بداتەوە. ئەم سێبرا بەڕێز و خۆشەویستەی لیژنە هەریەک لە بەڕێزان کاک دکتۆر ئیسماعیل، کاک دکتۆر مەحموود، کاک شەحسێن بەرزنجی کە بەڕاستی ئێمە ئاگادارین لە ڕۆژانی ڕەمەزانی پیرۆزە بەدەر لە ماندوو بوون و تینوێتی زۆر جارمان و ماڵ و منداڵی خۆیان نەخۆشی خۆیان دائیرە و دەوامی خۆیانیان بەجێ هێشتووە بۆ خزمەتی قورئانی پیرۆز. خوای گەورە بە باشترین شێوە پاداشتیان بداتەوە و ئەم مانگە دوور و درێژەیان بۆ بکاتە توێژی قیامەت و چەندان مانگ و چەندان ساڵ خوای گەورە بیان خاتە ژێر سێبەری عەرش و ڕەحمەت و میهرەبانی خۆیەوە. سپاس و ڕێز و خۆشەویستیشمان بۆ تەواوی بەشداربوانی خۆشەویست ئەو بەڕێزانی کە لە یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە تا ئەم ساتە وەختە بەشدار بوون و هاتوونەتە ستۆدیۆ لە هەڵە و کەم و کورتی ئێمە ببورن. ئێمە مرۆڤین بەدەر نین لە هیچ هەڵە و کەم و کورتێک. هەروەها برایانی ژووری کۆنتترۆل کامێرەمانە بەڕێزەکان دەرهێنەران تەواوی ئەو سەربازە وونانەی کە زۆر لە ئێمە ماندووتر بوون لە پشتی کامێرەوە عەزیەتیان کێشاوە خوای گەورە ئەوانی سەرکەوت و سەرفراز و بەشدار بکە لەم خێرە گەورەیەدا. هەروەها هاوکار و پێشکەشکاری بەڕێز هاوکاری من کە ئێستاش جێگەی خاڵیە برای بەڕێزمان کاک مەحموود کەرکووکی کە ئەویش بە توانا و دەنگی خۆشی خۆی زۆر جار بەرنامەکەی ڕازاندۆتەوە و سپاسی تەواوی ئەوانەش دەکەین کە من نەمتوانیوە یام لە بیرم نەبووە باسییان بکەم. خوای گەورە بیکاتە توێژی قیامەتمان سەرکەوت و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە. قورئان بکاتە بەهاری دڵەکانمان بەپێی فەرمودەکەی ترمیزی هەر قورئانێ هەر پیتێک هەر وشەیە لەم ستۆدیۆیە خوێنرابێ خوای گەورە بیکاتە توێژ و پاداشت یەک بەدە و یەک بە حەوسە بۆ ئێمە بۆ لیژنەی بەڕێز بۆ پێشبڕکێ بکارە بەڕێزەکان و بۆ تەواوی ئێوەی بەڕێز و خۆشەویست و گوێگریش بینەرانی بەڕێز. خوای گەورە لە هەموو لایەکمان خۆش بێ. پێم خۆشە وەکو چۆن لە سەرەتای بەرنامەی گوڵزاری ڕەمەزانەوە بە قورئانی پیرۆز دەرگای گوڵزارەکەمان کردەوە. پێمان خۆشە بە قورئانی پیرۆزیش کۆتایی بە چەند ئایەتێکی کورد هەچەند برادران ئەڵێن کاتمان نەماوە بەڵام بە چەند ئایەتێکی کورد لە قورئانی پیرۆز بە دەنگی کاک شەحسێن دەرگای گوڵزاری ڕەمەزانتان بەڕوودا دابخەین. تەبعەن بەیانیش دەینەوە میوانی ماڵەکانتان بۆ ئەوەی لیژنە قسەی خۆیان بکەن لەسەر بەرنامەکە. کاک شێخ بە یەک خولەک باسێکی بەرنامەکەی کەی کۆتایەکەی چۆن چۆنیە و چی ئەکرێ و چی نایانی شتە زۆر گرنگەکان چین اینجا بە قورئانی پیرۆز بەڵام ئەویش زۆر بە کورتە انشاءالله بئیزنی خوای گەورە و پەروەردگار سبەینێ باس لەوە ئەکەین کە ئەم قۆناغە کە تەواو بووە نەتیجەکەی چۆن ئەبێ و چۆن لەکوێ ئاهەنگێکی شایستە بۆ ئەو خۆشەویستانی کە سەر ئەکەون ئامادە ئەکرێن انشاءالله ولا سبەینیا باسیەکەین زۆر باشە. فەرموو کاک شێخ بینەرانی بەڕێز لێرەشدا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان بە قورئان خوێندنی کاک شێخ ئیتر کۆتایی بە بەرنامەکە دێنین. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان
تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان صدق الله العظيم.